بەناوی خۆی گەورە ئاسڵی خۆتان لەبێ بینەرانی خۆشەویست ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش هیوادارین تەندروست باش و لە ساغ و سەلامەت بن و ئەمڕۆتان با خێر و باشی بەڕێ بکەن ئەمڕۆژ لەگەڵتانین با پێشکەشکردنی کۆمەڵێک بورگە و بابەت لە خزمەتتاندا دەبین هیوادارین بینەری بەرنامەکە بن و سەرنجەم بورگە و بابەتەکان جێی سوود و ڕەزامەندی ئێوە بێت. سڵاوی خی گەورەتان لەبێ بینەرانی عزیز کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی پەیامی ڕۆژ خۆشحاڵین لەگەڵ هاوکارم هەڵیا ڕۆژێکی تر هاتینەوە خزمەتە ئەمڕۆژ کۆمەڵێک بورگە بابەتمان بۆ ئامادەکردوون بۆ هیوایی جێگەی سوودی ئێوە بێ لە تەوەری یەکەمیشمانە قسایەکەین لەسەر خانمێک کە بەرهەمی دەستی خۆی هەیە و بە دەستڕەنگینیەکانی بەهرەدارە و هەروەها لە سلێمانی میوانمانە بێت و لێرە لە خزمەتیابین و کۆمەڵی گفتوگۆکەین لەسەر کارە دەستڕەنگینیەکانی. بەڵە خۆشبختان لە پێیامی ڕۆژەوە چەندین جار ئەو خاتونانە هاتوونەتە میانمان و ئێمە هەمیشە بەردەوام هەوڵ ئەدەین کە خانمای دەستڕەنگین بێنینە پەیامی ڕۆژ و گفتوگویان لەگەڵ بکەین. خۆشبختانە زۆربەی خانمان ئێستا بەکاری دەستڕەنگینیەوە خەریکن یەکێکیش لەو خانمانە ئەمڕۆ میوانی ئێمە دەبێت. تەورەی دومیشمان تایبەتە بە بابەتێکی گرنگ ئەویش پرۆژەی خێرخوازی بەخشینە بۆ جلوبەرگی قوتابخانە وەک دەزانین دەرگای قوتابخانەوە دەکرێتەوە و پێویستە جلوبەرگی تایبەت بە قوتابخانە بکردرێ بۆ منداڵان ئەو بە تایبەتی ئەو منداڵانەی کە کەم دەرامەتن و دەستگای خێرخوازی بەخشین هەمیشە کۆمەڵێک پرۆژەی خێرخوازی تایبەتی هەبووە بۆ خزمەتکردن بە چین و توێژی کەم دەرامەت و توانیویانە ڕۆڵی خۆیان بگەڕن و جێدەستیان دیار بێت. یەکێکیش لەو پرۆژانە کە هەنووکە خەریکین ئەویش پرۆژەی دابینکردنی جلوبەرگی قوتابخانەیە. ئەمڕۆ باس لەو پرۆژەیە دەکەین کە ئاخۆکێ دەتوانێت لی سوودمەند بێ و لە کێکەوە دەستیان پێ کردووە و دەتوانێت چی سوودێک بەو چین و توێژانە بگەێنێ و لە چی تەمەنێکەوە دەتوانن سوودمەند بن. زۆر باش هەونیە ئەمڕۆ تەوەری سێمیشمان هەیە لە تەوەری سێما قسەکەین لەسەر بابەتێکی وەرزشیە کە ئەنجامدانی خولی ڕابوونە بۆ تۆپی پێ و قسەکەین لەسەر گرنگی وەرزش و ئەم جۆرە خولانە ئایا تا چەنێ گرنگە کە گەنجان و خەڵک بەگشتی بەشداری تیا بکە هەر لێرە دوو بەڕێز میوانمانە بن و گفتوگۆکەین لەسەر وردەکاریەکانی ئەم خولە. بەڵێ ئاماژە بۆش بین کە ئەمە سەر با کۆمەڵی دادگەریە لەو ناوەندانەیە کۆمەڵێک چالاکی ئەنجام دەدرێت یەکێکی لەو چالاکیە گرنگانی کە پێویستە بەڕاستی بۆ چینی گەنج ئەنجامدانی خولی تۆپی پێە بۆ یەکێک لەو خولانەش ئەم خولەی ڕابوونە کە لە تەوەری سێماندا باسی لەوە دەکەین و تایبەت دەبێ بەوە بێگومان سەرەتاش دەچین لە لای پێشبینیەکانی کەشوهەوە و دواتر دەگەڕینەوە لە تەوەرەکانمان لەگەڵ تا نابەردەوام بین. دەستخۆش. ئازیزان دووبارە سڵاوی خی گەورتان لێبێت هاوکارانمان ڤیدیۆیەکیان بۆ ئامادەکردوین لەسەر خولی ڕووگە لە شاری سلێمانی خولی ڕووگە خولێک بۆ مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری پێی هەستا لە ماوەی ڕابردوودا لە پشووی هاوینە تایبەت بوو بە تەمەنی نەوجەوان و لاو کە
کۆمەڵێک خولیان کردەوە بە بابەتی پەروەردەیی و بە بابەتی ئاینی تێدا کۆمەڵێکی زۆر لە قوتابی سوودمەند بوون نزیکی 1300 قوتابیەک و هەروەها لە ئەم شەمە بوو وابزانم هۆنیە لە ڕۆژی شەمە بوو ئاهەنگی کۆتاییان بۆ ئەنجامدا لە شاری سلێمانی هۆڵی هونەر ئاهەنگێکی گەورە و بەرفراوان بوو هاوکارانمان فیتێکیان بۆ ئامادە کردوین دەچینە لای لە تەلاری هونەر لە شاری سلێمانی ئاهەنگی کۆتایی خولی ڕووگەمان ساز کردووە تێیدا وێڕای دابشکردنی بڕوانامەی کۆتایی بۆ قوتابیان ئاهەنگێکی قەشەنگ ساز دەکرێت چەندین چالاکی جۆرا و جۆر پێشکەش دەکرێت بۆ هیواین کە ئەم ئاهەنگ و فیستیڤاڵە بێتە هەنگاوێکی گەورەتر بۆ کاری داهاتوومان و لێرەشەوە وێڕای بە خێراتنی میوانان پیرۆزبایی لە قوتابیانی خۆمان دەکەین و هیوای سەرکەوتنیان بۆ خوازیین ئێمە لە پشووی هاویندا لە دەبنکەی ناو شاری سلێمانی خولمان کردەوە بە ناوی خولی ڕووگە ئەم خولە پەروەردەییە زانستیە تەندروستیە و لە بواری گەشەپێدانی توانەکانی مرۆیی و گەشەکردنی وانەکانی قوتابخانە و هەروەها بە شێوازێکی سەردەمیان نتوانیمانە لە ڕێگەی چەندین مامۆسای پسپۆڕ و بەتوانە پەروەردەی نەوەکانی ئەم شارە بکەین و سپاس بەخوا جێجەسمان دیارە و ئەم ڕۆژ خۆتان بە چای خۆتان دەیبینین ئینشاڵڵا. ئەم تەورەیەکی ئێمە تامان خوێنن زۆرمان ئیسفادە لێ کردووە هیوادارم ئەم تەلەبانێکی لە ئێستا هەن ئیسفادەیان لێ کرد بێ و ئەم دایک و باوکانی کە مناڵەکانیان ناردووە هیوادارم ساڵێک تر هەموو مناڵەکانیان بنێرن بۆ خولەکان ئەم خولی ئێمە ناوی خولی ڕووگەیە خولێکی چاک الحەمدولێ ئیسفادەمان لێ کردووە لە ئینگلیسی و عەرەبی و دەرسی قورئان و ئەم شتە ئاینیانە ئیسفادەمان زۆر لێ هیوادارین دایک و باوکانیش مناڵەکانیان بنێرن بۆ نەک ئەم دەورەیە هەر دەورێکی تر بێت. مامۆستا گوڵاڵا هەموو شتێکی باشی پێفێرە کردین قورئانەکەمان تەجویدەکەمان هەموو شتێکی پێفێرە کردین چیمان بیستایە هەموو شتێکی بۆ ئەکردین لە دەرجی قورئانەکە بەڕاستی لە دەرجی قورئان هەموو شتێکی باش فێر بووی و زۆر باش بووم خولە هەموو شتێکی فێر کردین زۆر سپاسی مامۆستا بەڕێزەکانەکەم بەڕاستی خولەکە زۆر باش بوو قورئان تەجوید بیتەکان هەموو شتێکیان فێر کردین. سەلام عەلەیکە سەلام باشی وەڵا باشم لەم تەورەیە سووتە بینیوە باڵێ لە چ وانەیەک زیاتر وانەی پەروەردە و قورئانی پیرۆز و تەجوید مامۆستاکانە پێ چۆن بوو زۆر باش تایبەتی چ مامۆستایە مامۆستا گوڵاڵە کە تایبەت بۆ بە تەجوید و پەروەردە و قورئانی پیرۆز سەرەتا سپاسی و کەناڵە پەیامی جوانەکەم وەڵام مامۆستاکان فێری بیرکاری ئینگلیزی و عەرەبییان کردین فێری تەجوید و پیتەکانیان کردین فێری قورئانیان کردین و دەستخۆش و خولەکە زۆر خۆش بوو زمانەکانیان فێرکردین عەرەبی ئینگلیزی کوردی هەمویان فێرکردین زۆر سپاسیانەکەم بۆ بەرنامە جوانش عەرەبی فێر بووین زمانی عەربی فێر بووین ئیپۆلی پێنجی ئینگلیزی کوردی ئانە هەر هەمووی فێر بووین سپاس مامۆستاکانمانەکەن. تەلەبەکانمان الحەمدوللا تەلەبەکانمان بەعام هەمویان باش بوون بەڵام طبعا لەناو هەمویانە مەجموعەیەکە هەیەن کە باشترینن کە لە هەموو ڕێک و ئێمە لیان ڕازی بووین لە ڕووی ئەخلاق و ڕۆشتەوە لە ڕووی ئەدەبەوە لە ڕووی زیرەکیەوە بەدڵی ئێمە بوون بەڵام بەعام تەلەبەکانمان هەمویان باش بوون الحەمدوللا لەمیان ڕازی شەوا سای تریش دەست پێکەن ئینشاءالله ساڵانە بەردەوام ئەبێت و هیوادارم بەشداری بکەنەوە لەگەڵمانە. سەرپەرشتی پێشانگای ڕۆژەمە کرد لە سێمانگی هاوینە خولی ڕۆگەی کە کرایەوە پێشانگایەکمانتیا کردەوە ئەمە بەشێکی کەمە بەشێکی کەم لە خوێندکارەکانمانە کە بۆ پێشانگاکە کردیان هەمووی کاری جوان و ناوازەیە کە هەمی مناڵی تەمەەن کەم کردوێتی تقریبن 7 ساڵ 8 ساڵ 9 ساڵ تاکو 15 ساڵ کاری ناوازی زۆر تیاکاریەکە و بە فکرەی خۆی ئێمە چۆن بڵێ دەرفەتێکمان بۆ کردنە بەردەمی
هەمیان کە بە مێشک و بە خولیا و حەزی خۆیان کاری جوان دروستکەن ئەوانیش زۆر کاری جوانیان دروست کرد ئەوش نمونونەکەیەتی بەڵێ من سەرەتا چۆنەڵی سیمیناریەکەم بۆ باسەکردن لەسەر دەستڕەنگینی و چۆنیەتی کاری دەستڕەنگینی و دوایی پێشنیارمەیە دەست خۆیان کە خۆیان حەزیان لە چ جۆرە شتێکە بۆم ئامادەکەن و بۆم بێنەوە بەو شێوازە. ئەزیزان دووبارە سڵاوتان لێبێ لە تەوەری یەکەمدا باس لە دەستڕەنگینی دەکەین دەستڕەنگینی خانمێکی بەهرەزدار سەرەڕای پێشکەوتن و ئەو هەموو بەرهەمانی کە ئێستا لە بازاڕەکاندا هەیە سەرەڕای پێرە و پێشچوونی ئەو هەموو کارگە و ئەو هەموو کەرەستە تایبەتانی کە هەیە هێشتا دەستڕەنگینی و ئیشی دەست گرنگی و بەهایەکی خۆی ماوە کە هەچ کاتێ شتێکە خۆ دروستیەکەی بۆ خۆی بایەخێکی هەیە و بۆ خۆی هوەرێکی جیاوازە و بە دڵسۆزانەتر زۆر گرنگی پێ ئەدا بە تایبەتی لە ئێستەیە چنە بازارەکان بە دوایم شتانەیە گەڕێن خەڵکێکی وارەکە بۆ خانمان کراوەتەوە خۆشبەختانە زۆر هەیە خەریکی ئەم کاری وشتی زۆر جوان و ناوازش دروستەکەن بڵێ ئەزیزان وکوتم تایبەتمەندێکی زۆر زۆر تایبەتی هەیە و خانمی ئێمە بەهرەدارمان زۆر هەیە کێکش لەو خانمانە ئەمڕۆ لە پایانی ڕۆژ میوانە و باسی بەهرەی خۆیمان بۆ دەکات ئەویش خاتۆ سارا بووبەکرە خاتونی دەستڕەنگین خات سارا بەخێربەی سپاس بۆ ئامادەبوونی لێرە خۆشبی خۆشحاڵ بووم ئەمڕۆ لەگەڵ ئێوەی بەڕێزە بێکۆ چاوپێکەوتنمان کرد زۆر خۆشحاڵ بووم لەگەڵتانە سپاس زۆر سپاس خاو سارا ئەمە چۆنڵێ هونەر دەستڕەنگینی هەم بەهرەیە هەم خولیایە واتە هەموو کەسێ ناتوانێت بیکە بەڵکو بلو کەسەیە هەبێ حەزێکی بووی هەبێ ئەنجا دوانێ دەستکا بم کارە تۆ لە کێکم حەزە بۆ دروست بوو و ئیشی کرد بە دەست کاری دەستڕەنگینی ڕاستەکەی من بە پێوەی کە هەر کە مناڵ بووم دایکم ئەبینی خەریب بوو بە ئیشی دەستیەوە قاتە لە دایکتەوە بۆ ماوەتەوە بەڵێ کە مناڵ بووم ئەچوو لە شتێکی بچکۆلانەوە یاخود شتێکی بۆ ئۆچین یاخود شتێکی ناوماڵی دروستە کرد خۆی خەریکە کرد بە ئیشێکی دەستیەوە ئیتر ئەم خۆشەویستی و خولای ئیشی دەستڕەنگینیە بۆ ئێمە مایەوە و کە سری ئیشەکانی ئەومان نەکرد خۆشەویستیمان بۆ ئیشی دەستڕەنگینی بۆ دروست ئەبوو دواتر دوایەوەی کە وردە وردە گەورەتر بووین دایکم ئیشەکەی گەورەتر کرد ئێمە هێنایانەوە ئیشی دەستڕەنگینیەکە وردە وردە دەورە و خوڵ و ئەوانە وای لێ کردین کە زیاتر تێکەڵ بە ئیشی دەستڕەنگینی تا ئێستاش دایکت هاوکارتانە؟ بەڵێ براندێکی تایبەت بە خۆمان هەیە بە ناوی سارا دیزاین کە لەوێ هەموو ئیشەک دەستیەکانی تیا عەرز دەکەین و هەموو ئیشێکی ناوازەی تێدا بەکار ئەهێنین. سارا خانم ئیشانێکی ئەوەیکین زیاتر چ جۆرە ئیشێکی دەستین؟ زیاترە ئیشانەی کە وەکو ئێمە وەکو خۆمان سارا دیزاین مەبەستە هەر وەکو خۆت کە ئیشی دەستەکەی ئایا کەلوپەلی ناوماڵ و جوانکاری ڕازانەوە دروستەکەی بابەتی ئەکسسواراتی خانمان دروستەکەی بەعام هەموو کارێکە ئەکسسواراتی ناوماڵە ئەکسسواراتی خانمانە یاخود جلوبەرگی خانمانە هەموو جۆرە هەرچێک خۆی لە هوەرە بینێتەوە خۆی لە دەستڕەنگینیە ببینێتەوە ئێمە کاری تێدا دەکەین. زۆر باشە لە خێزانەکەدا خۆت و دایکە خەریکی ئەم کارەنیان بەڵێ زیاتر خۆم و دایکم خوشکەکانم ئەوانیش حەزیان لێتی بەڵام بۆ ڕادە زۆرەی من ناکاتومەتە ناو ئیشی دەستڕەنگینی و خولیان بۆی هەیە. زۆر باشە هەست بە چیەکەی کە خۆت سەرقاڵ کردەوە بە کاری دەستڕەنگینیە و بەرهەمی دەستی خۆتە بینیتەوە. زۆر زۆر خۆشحاڵم لە بەرەوەی کە بەڕای من هەموو مرۆڤێک پێویستی بەوەیە کە دەیما کارێکی جیاواز کە تاکو دەرونی ئارام بێتەوە. منیش ئەم کارانە کە ئەیکەم یعنی هەر کارێک یاخود 5 دقیقە بخایەنێ کاتەکەی مەبەستم یاخود لە دروستکردنیان نیو سەعات 3 چارەک بخایەنێ هەر چەندێک بمبەستم کاتەکەیەتی ئەوە ئیستراحەت بە مێشکم ئەیان لەو کاتێک کە خەریکی لە مەودەی دروستکردنی ئەو کارەمە بیرم لای هیچ شتێ نیە تەنها بیرم لای دیزاینکردنی ئەو کارەمە کە بتوانم کە بە جوانی دروستی کەم و جوانترین شتی تێدا بەکار بنم کە چۆن بڵێ نوێ بێ کارێکی نوێ بێ لەبەرەوە بەڕای من دەستڕەنگینی وا دەیەکە کە مێشکێکی ئارامتە بێ دەرونێکی ئارامتە بێ خۆشحاڵ بی و ئەمە لەلایەنی دەرونیشەوە خۆشحاڵ دەکا کە سری ئەو کاری خۆتێکی کارێکی ناوازت کردو جیاوازە لە خەڵکی ئەمە لە ڕووی دەرونیەوە ئیستراحەتێکی زۆر باشیشت پێدا.
زۆر باشە ساراخان بە باسی دوایین کارت بکەین یعنی ئەمە بۆ خۆی گرنگە کە تۆ کاری دەزڕەنگینی بکەین بەڵام لەوە گرنگترە ئەو بەهرە و توانایی کە هەتە بیڵیتەوە بەڕستان وەکو مامۆستایەک لە خولی ڕووگەیە دوانی هونەریتان وتۆتەوە و ئەو دەزڕەنگینی کە هەتان بووە لەوێ ویستوتانە بە قوتابیەکانی بڵێنەوە ئەمە چۆن بوو تا چنێک گرنگە کە تۆ ئەو بەهرەی هەتە بیبەخشی بە کەسانی تر بەتایبەتیش چینی نەوجوان کە ڕەنگە بەهرە خولایەکی هەبێ لە مناڵیەوە حەزبکا دەستکا بەم کارەوە بەهرەکانی خۆی دیار بخات و دەستکا بەکاری خۆی ڕاستەکەی من بە خۆشحاڵیەوە لە دەورەی ڕووگە کە ئەم هاوینە کرایوە سێ مانگی خایەن بانگشتیان کردم کەوانی دەزڕەنگینی بڵێمەوە بە مناڵەکان بۆ کۆی کە بەڕێستێڵی ئەمە هەستێکی زۆر زۆر خۆشە بۆ من کە بتوانم چینی نەوجەوانێک یاخود چینی مناڵێک یاخود هەرزەکارێک لە منەوە فێری شتێک بێت یاخود خولیەیەک و هەستێکی خۆشی پێ ببەخشم سپاس بەخوا لەو خولایە زۆر زۆر مژداح بووم لەبەرەوەی کە کۆمەڵێکی زۆر زۆر لە مناڵم بینی کۆمەڵێکی زۆر زۆرم فێری شت کرد کۆمەڵێکی زۆر زۆر لە مناڵم فێریەوە کرد کە هەست و خۆشەویستی بۆ هونەر دروست بێت و بە دوای هونەرا بڕوا بە دوای دەزڕەنگینیا بڕوا کاتێک ئێمە چوونە سیمینارەکەنەوە من سیمینارێکی دەزڕەنگینیم پێوتن کاتێک ئەمود پێناسەیەکی دەزڕەنگینیم بۆ بکەن یاخود هونەر یاخود ئێوە هونەر بە چێ بینن یعنی بڕوا بکەن کاتی وا هەبوو مناڵ هەبوو تەمەنی 13 ساڵ بوو یاخود 12 ساڵ بوو یان 2 ساڵ بوو جوانترین پێناسەی بۆ کردی کە ئەگەر لە هەر کتێبێکی هونەریە بگەڕی لە هەر دەقێکی نووسینا بۆی بگەڕی ناتوانانی پێناسەیەکی ئەو نەجوانکە یعنی بە تێڕوانینێکی ئەو نەجوانەوە لە هونەر و دەزڕەنگینی ئەڕوانی و هەموو ئیشەکانیان زۆر ناوازە بوو کە بۆیان دروستەکردین بەداخۆیانە ئێمە لە مەکتەب بەڕاستیم بیرمە هونەرمانە خوێن بەڵام ئەو نەگرنگی و ئەهمیەتی پێ نادرا دایمەن دەردێڵە مامۆستای بیرکاریە خودوانەکانی تر مامۆستا مەسەلەن شتێکی ڕەمزی پێوتیت ئیلا بێ ئەوم بۆ دروستە یاخود دەبێ ئەوم بۆ بکەیت بەڵام ئێمە بۆچنەکانەوەی بڵاوکردنەوە هەتا ئێستا من ئەموت کە من ئەم دەزڕەنگینیەتان بۆ دروست ئەەکەم ئێوەش بە بیرۆکەی خۆتان لە ماڵەوە شتێکم بۆ دروستکەن یعنی من لەگەڵ ئەوەشە جۆنەڵی خۆشیەکمەکردنە بەردەم ئەموت کێ جوانتر بێ خەڵاتێکی پێشکەشەکەم ئەمە زیاتر هەوڵی ئەیان تەشجێ ئەبوو پشگیرتر ئەبوو بۆی کە لەناو هاوڕێکانی ئەم کەسە دەرەکەوێ کە دەزڕەنگینیەکی زۆر زۆر جوانی هەیە وڵا ئەوە بۆ من پرسیارە ستارانی ئەو نەدەرفەت هەبوو کە تۆ بەڕاستی قوتابیەکانە بتوانن سوودێکی تاو لەو بابەتە هونەریانە ببینەوە بتوانن ئیشت دەستیەکانیان بێننەوە بۆ تۆ و فێری شتی جیاواز ببن بەڵێ وەکو دیارە کە خولی ڕووگا لە زۆر بنکەکانی سلێمانیا کرابەوە بەڵام من لەبەرەوەی کە ئەبوو هەموو بنکەکان بچین و هیچ مناڵێک بێبەش نەبێت لەو خولەی دەزڕەنگینیە سعاتێ بۆ سعاتونیە خو 2 سعات کاتمان هەبوو لە بنکەکانە بەڵام دواتر ڕاستە من نەئەچوومەوە ئەو بنکەیە بەڵام ڕێگەی خۆشبەختانە ئینتەرنێت و ئەوانە کە ئێستا زۆر زۆر تۆڕی کۆمەڵایەتی بۆ بە پەیوەندیکی باشە بینی کەسەکانە لە نێوان کەسەکانە ئێمە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی ئاگاداری یەک بووین یعنی وێنەکانی خۆیان بۆ ئەنادەم یاخود پرسیاریانە کرد بەڵێ زۆر بە خۆشحاڵیەوە لەبەرەوە ئێمە یعنی بە بەردەوامی لە پەیوەندیەکی کابووین کە پێکەوە بەسترا بوو نەک پەیوەندێکی بچڕان زۆر چاکەوە بەرهەمەکانیشان لەو پێشانگاکە نمایش کرابوو ئێمە بینیمان لە ڤیدیۆ بە خۆشحاڵیەوە و ئیشەکانیشان زۆر زۆر جوان بوو یعنی ئێمە کە ئاماژەمان بە پێشانگایە پێشانگەی بەشێک لە خوێندکاران بوو کە خولەیەکی باشیان بۆ هونەر هەیە و ئەویشانی ئەوان دروستیان کردبوو زۆربەی مناڵەکان تەمەنیان لە 5 ساڵ و دەستی پێکرد تاکو 12 ساڵ تاکو 13 ساڵ یعنی ئیشی مناڵەکە بەو شێوەیە مشکی فران بێ لە ماوەی 2 ڕۆژە کاتی بیتێ و من کاتیشم بۆ دانان ئەوە نەبوو بڵم بڕۆن دروستیکەن تاوازیان لێبێنم هەموو مەسەلەن لە ڕۆژی یەکشەمە بۆ چوارشەمە یاخود لە کاتی ئەمنە بۆ کاتی ئەونا ئێوە بێ کارێک بۆ من دروستکەن لەبەری کە بزانم کێ لە مەودای ئەو کاتەیە ئەتوانێت کە بیرۆکێکی جوان دروست کات تا چەند ئەتوانێت مەسەلەن بیرۆکێکی ناوازەی هەبێ کامە من چۆن بڵێ کاری دەستی ئەو مناڵی بۆ دەرەخسم کە تا بزانم تا چەند مشکی فراوانە ئەتوانێت بیری لێ بکاتەوە واتە ئەتوانی بەهۆی دروستکردنی ئەو کارە هونەریانەوە ئاستی زیرەکی مناڵێک بۆ دەربکەوێن بەڵێ تەواان چۆن ئێستا مەسەلەن مناڵێکمان هەبێت لە ماڵەوە خەرگی وێنە کێشان بێ چۆن بزانین تا چەنێ زیرەکە بە شێوازی وێنە کێشان و کاری دەست و ئەمانەیە ڕاستە نیشانەکانی ئێستا من وێنەم هەبووە مناڵێکی سەرەتایی بۆ دروست کردوم وێنەکە دروستی کردو تەنها بە ڕەش و سپی ئەوێتیەوە دەستی من ڕاستە وێنەمان هەیە کە خۆی هەر بە ڕەش و سپی جوانەوە بە قەڵەم ڕەساس ئەی نەخشێنی بەڵام ئەو وێنەیە پێویستی بۆ کە بە
قەڵم بۆیە ڕەنگ بکرێت بەڵام ئەو مناڵە بە سادی یاوێتەوە دەستی مناڵێکی تریش هەبووە هەر لە تەمەنی خۆیە هەمان وێنی بۆ کێشەومەتەوە بە جوانی لە ماڵ و دیقەتی یا و ڕەنگی بۆ کردم چ ڕەنگی ئەسڵن لەگەڵ ئەو وێنەیە ئەگونجێ بەو شێوازە و خەتەکانی بۆ کردو بۆ شێوازە ڕەنگی کردووە ئەمە سەلیقەی مناڵەکە دەرەخا ئەم مناڵە ینی ئاستی زیرەکی خۆی وایە هەر لە جیهانیشە هەنێ کەس هەیە کە هاوتەمەنیشن بەڵام ئەو ڕێژەی زیرەکیەکەی لەو باشترە ئەو سەلیقەی لەو باشترە ئەو توانای بەهرەمەندی لەوەی جۆری زیرەکیەکانیش جیاوازن جۆری زیرەکیەکانی جیاوازن بالضبط سەلیقە زۆر دەور ئەبینێ لە کاری دەزڕەنگینیە یعنی ئەوەی کە ئیشی سەرەکیت بۆ کە لە دەزڕەنگینیە سەلیقەیە لەگەڵ زیرەکی ئەو کەسە تا چەند بتوانێت کە ئەو کارۆ بە جوانترین شێوە بوو بنەخشێنێت ساراخان کۆمەڵێک بابەتی دەزڕەنگینیت هێناوە گەر ئاماژەیەکیان پێ ئەم کارانە چین وە لە چی دروست کراون بەڵام یەکێک لەو کارانە ئەم مانگە بوو کە بۆ مانگی ڕەمەزان زۆر جوانە بەڵام من لە ئێستا لەبری کە دەورەکە لەم کاتەیە کرا بۆم دروستکردن منەمێ ئاماژەیە بم بەو شتەکە خەڵک ئەتوانێ لەم کاتەیە کە خۆتان نزان معاناتی ئەوشمان هەیە کە باری ئابووری زۆر باش خراپە بەڵام منەوە خۆم یەکی لە پیجەکانە بینیومە هەر ئەو کارە ڕەکلامی بۆ کراوە تقریبا بە 10,000-15,000 ئەفرۆشرێ بەڵام من ئەوەی کە لەو کارەیە بەکارم هێناوە تەنها 3,000 دینارە کە ئەمە لە ڕووباری ئابووریشەوە زۆر بڕەپارێکی باش ئەگەڕێتەوە بۆ خێزانەکان کە خۆیان بتوانن دروستیکەن تەنها تو زەکاتی بۆ تەرخان کە نەتوانن باری ئابوووریەکەشیان باشتر بێونە پارە سەرف نەکەن و ئەشتوانن جوانێکی زۆر ناوازەش ببەخشن بە ماڵەکانیان ئێستا من ئەوە کارتۆن کە خۆمان نزانین لە هەموو شوێنێک دەسەکە بێ و پێویستی بەوە نیە بچی بە شوێنیا بگەڕی یاخود پارەی بۆ سەرفکەی کارتۆنم هێناوە بە شێوەی مانگ و بە شێوەی خڕ بڕیومەتەوە و ئەو گوڵانەش هەر بەدەست دروست ئەکرێن کە من لەوێ فێری خوێندکارەکانم کردووە و دوای ئەوە ئەو چۆن بڵێ ئەوە خوری پێ ئەوترێ ئەی کڕی بۆی کە مەتری بە 1000 دینار ئەتوانی ئالەوە بکڕی یاخود مەتری بە 2000 دینارە مەتری عفو لێم تێک چوو مەتری 1000 دینارە 8 دانە مەتر 8 دانە مەتر بەڵێ 8 دانە مەتری پێوەیە بای 1000 دینارە ئەوە یعنی ئێستا من ئەو 1000 دینارە لەوە چێ 250 بۆ کاتەتوانین ئەو بسلمێنین کە ڕازاندنەوە یاخود دیزاین و ئەوانە زیاتر ئەکەوێتە سەر سەلیقەی مرۆڤ نەک چۆنەڵی پارە زۆر جار کەس خانم هەیەڵێ من ئەگەر بڕەپارێکی زۆر نێم بە شتێکم جوان ئەڕازان جوان نابێت بەڵام ئەتوانی خۆ لە ماڵ و دانیشی هەم بیرۆکێکیش ببەخشی بە مناڵەکان و لە کاتی گەورەبوونیشیانە حەز و خولەیەکیان بۆ دروستکەی کە بتوانن خۆیان پشت بە پارە نەبەستن یاخود پشت بە کەسی بەرامبەریان نەبەستن تەنها سیریکەن و بڵێن جوانە وەرە بۆمان دروستکە و یاخود خۆیان ئەو خولیا و حەزە لە خۆیانە بدۆزنەوە خۆیان ئەو خاوەن بەهرەمەندە بن کە کەسانی تر بەمان بڵێن ئافرم هەروە دوورەکەوێتەوە لە بە ئیشی و لە دروستبوونی حاڵتی خەمۆکی ناوماڵی خۆ بەڵێ زۆربەی خانممان هەیە ئێستا لە ماڵەوە یعنی کە هەر لە ماڵون کاریان نییە ئەڵەن بێتاقەتین یاخۆ تووشی خەمۆکی بووین ئەو قسە کوردەوەری کە هێڵە لە ناو چوار دیوارە شێت یان دامەزراندن نییە بەڵێ یاخود دامەزراندن نییە ئەتوانی کارێکی ئاوا دروستکەی چۆن خانمێک لە ماڵ و بەهری دەستی خۆی بەکارێنێت و لە پێیجەکانە ئەیفرۆشێت بۆ پڕەپارەیە بۆ پڕەبارە دیاریکراوی کە خۆی دایناوە تۆش توانین لە ماڵ و سەلیقەی خۆت بەکاربێنیت و کارەکانی خۆت ئارزکە لە ڕێگەی ئۆنلاینەوە زۆر باشە ئەی ئەکسسواراتەکانت ئەڵێ ئێستا و ئەکسسواراتانە بۆ ئاشتی ئاسایی بەکار ئەهێنی یاخود هەیەشتی گرانتر ئێستا هەمومان لە ماڵەوە بە تایبەتی کچەکانمان متمور و زۆر ئەکڕین ئەتوانین ئەو بازنەی کە 3 ساڵە ئەیکەینە دەستمان و تاو یعنی ئەڵین بۆچی بیکەینەوە دەستمان بێزار بووین ئەو نەکردومان دەستمان ئەتوانین بین لە کارێک ترا بەکاری بێنین ئێستا ئەوە پەتی موبایلە ئەیکی بە کەڤەرەوە ئێستا کە هەیە شتێکی جوانە بۆ کچان داوایان لێکردم لە خولەکەی بۆم دروستکردن ئەتوانین ئەو بازنەی کە هەمان یاخود ئەو ملوانکی کە هەمانم بەسمەی لێرە کە پارەکەی پێنەدرێ ئیوا هەیە باری دارایی باش نییە ئەتوانێت خۆی لە ماڵەوە بەشازێکی جیاواز دیزاینی کاتەوە بەڵێ وەروە ئێستا لە هەموو جیهانا ڕیسایکلین و دووبارە بەکارهێنانەوە یەکێکە لە ڕێگاکانی پاراستنی ژینگە بێگومان یەکێکە لە ڕێگاکانی بەهدەردانی پارە خەڵک زۆر ئیستفادەی لەیەکا و دەوڵەتان لەسەر ئاستی باڵا و ئابووری باڵا و خزمەتگوزاری زۆر باڵا ئیسفادە لە ڕیسایکلین دووبارە بەکارهێنانەوە ئەکەن سارەخان لە دوای ئەوەی لەم ساڵانەی پێشووە بە تەواوەتی دامەزراندن وەستاوە هەلی کاریش لە ناوکەرتی تایبەتە زۆر کەمە خاتوونێکی زۆر هەیە ڕووکردۆتە کاری دەست ئایا پێشوازی خەڵک بۆ ئەم جۆرە کارانە چییە یان
ئێوە بە ئاسانی ئەتوانن ئەم بەرهەمانەی کە دروستی ئەەکەن ساغی بکەنەوە داواکاری خەڵک لەسەری زۆرە. بەڵێ ئەوە هەمووی ئەکەوێتەوە سەر سەلیقەی ئەو کەسە. ئێستا من ئەتوانم ڕاستە لە ئێستاە کاری دەستی زۆرە، یعنی ڕۆکەینە هەر شوێنێ کاری دەستیە، هەمووی کاری دەستیە. بەڵام گرنگ ئەوەیە کە تۆ چۆن بەرهەمەکەی خۆت ساختکەیتەوە سێری جیاوازیەکانکەی نەچیشتە دووبارەکان کەیتەوە. ئێستا من هەر ئەمە دروستکەم بە بەردەوامی شوێنێکیشم هەبێ خۆت براندێکی خۆم هەبێ تەنها ئەم کارانە دروستکەمەوە کەسێک جارێک دێ بۆلام دوو جار دێ بۆلام سێ جار دێ بۆلام تا بێزارە بێ کاشتی جیاواز کاشتی جیاواز ببینی ئەچێ بۆ لای کەسێکی تر کەشتی جیاوازەکە. واتە من ئەگەر بە جیاوازی شتەکانم دروستکەم دووبارە بوونەوەی تیانە بێ سەریقەی جوانی خۆمی تێدا بەکار بێنم هەموو یەک شت نەبێت ئەو کاتە ئەو کەسە ئەتوانێت ئەگەر هەزاران کەسیش لە ڕیزی ئەوە بن و ئیشی دەستیکەن ئەمە توانێت لە پێش 1000 کەسەکەەوە بۆستێت و ئیشە جیاوازەکانی خۆی عرضکات و خەڵکیش بەڕاستی بۆ لای ئەو کەسە ئەڕوا کە بزانێت کارەکەی جیاوازە. واتە ئیشی ئەو کەسە بناسرێتەوە لە ناو خەڵکیە. بەڵێ ساراخان کەسی تر هەبوو هاوکارت بێ بنمونە هاوڕێ یاخود کەسێکی تر شکازم ئاماژت بووە کە ئەو ئینجانیان هاوڕێک هاوکاری کردوێ. ئەوە هاوکارێکی خۆشەویستمان هەدیە خان کە ئەویش لە گروپێکە بەناوی گروپی خەیاڵی خانمان کە لەوێ کاری دەستی ئەکەن و ئەو دروستی کردووە کارێکی زۆر جوان بوو بەلام و تازەش بوو لەبەری ئێمە ئێستا کە هەر گوڵ ئەبینین لە شوێنەکان وازانین ئەم گوڵە تەواو یعنی ئیشی مەعمەل یاخود ئیشی شتێکی ترە بەڵام ئەمە ئیشی خانمێکی دەزڕەنگینە کە زۆر بۆ پەڕی سەلیقە و دروستی کردووە کە ئەتوانم بڵێم ئەمە جیاوازترین کارە کە هەموو کەسێ ناتوانێت دروستی کات ئەگەر سەلیقەیەکی زۆری تا بەکارنێنی ئەمەش بۆ خۆی گرنگە کە خانمان هاوکاری یەکتر بن بیرۆکە بن بە یەکتر یعنی بۆ مەز لە زۆر پیشابینی ومانە خەڵک ئەها ئەڵێ من ئەم شتە بۆ کەسی بەرامبەر مناڵە بۆ ئەوی سودی لێ نبینێ بەڵام خۆشبەختانە خانمان ئێمە بە جیاوازی هەیە لە ناو خۆماناڵێن سنعاتەکەم فێری کەس ناکەم با سنعاتەکەم لێنەبە سەری پێچاوانەوە تۆ ئەتوانی ببیتە ئاسان داهێنەر ئەتوانی ببیتە پێشەنگ بەڕای من ئەتوانی ئەو کارە ناوازی کە لە مێشکدا یەکجار بۆ خۆتی کردو و کارەکە نەجەحەتیە ناوە سەرکەوتوو بۆ بەدەستەوە ئەتوانی فێری هاوڕێکەتی یاخود فێری کەسێکی تریکەی من باوەڕم باوە هەیە کە ئەو کار و فێری کەسێک تر کرد خۆت لە بەخشینی ئەمەیە خۆی گەورە بەخشین شتێکی تر ئەکاتە دڵتەوە کە زۆر جیاوازە بەڵێ بەرەکەتی تێگەی کاتە بەخشین لە دوای بەخشین دێت هەرجکە لەوەش هۆنیان ساراخان کارێک کە بەشداری کەسێکی تری پێەکەی یان لە ناو خەڵکا بڵاوی ئەەکەیتەوە جاری وای خۆت بیرۆکی تازت بۆیە لەگەڵ یا دەهێنێت یعنی مەرجی ئەو شتە دووبارەکەیتەوە بەس ئەگەر هەر خۆت خەریکی شتێک بیت بەتەنیا ئەگەر تۆ بیرۆکی تازت بۆ نایەنێت توانین داهێنانی تیاپی خۆشت یای بێزارە بێ حەسودێت و بەخیلێکە لە دڵا هەبێ سەرکەوتو نابی لەو کارەیە بە هیچ شێوازی یعنی من ئێستا مناڵانی کە دەرزم پێوتون لەخوا بەزیابێ هەمیان زۆر خوێنکاری باش بوون زیرەک بوون و گۆڕایەڵ بوون بەڵام ئەگەر هەنێ شت هەیە کە لە ناخی خۆمە بە ئەوانم نەوت بێ ئەوە تەسەور ناکەم لە ژیانی داهاتوومە کە بەتەمای سەرکەوتنی زیاتر بم سەرکەوتوو بم لەبەری من ئەنانیەتم نوان لەو کاتەیە زۆر باشە ساراخان ئێمە لەم کاتە کەمی ماوانە ئاماژە بێ لە داهاتوودا دەتەوێت چ کارێکی نوێ بکەیوە چۆن پەرە بەتواناکانت بێەوە زیاتر هاوکاری کەسانی تر بێ هەر بنمونە کە لە خۆلی ڕووگە جێدەستان دیار بووە بتوانڕێ بە شێوازێکی فراوانتر لەم خۆلانەدا کاری هونەری بە هەمان شێوە عرض بکرێەوە خوێندکاران کاری لەسەر بکەن ئێمە خولی ڕووگە ئەمە لەبری یەکەم ساڵ بوو کرایەوە و لەخوا بەزیابە بە ئەزمونێکی زۆر باشیش تێپەڕی ئەزمونێکی زۆر باشی تێپەڕی و دەستخۆشیێکی زۆریان هەبوو بووی و ئەم پێشانگای کە کرایەوە پێشانگای بەشێکی کەم بوو لەوە یعنی لە ماوەیەکی کەمە ئەو پێشانگا جوانە کرایەوە ئەگەر ماوەیەکی زیاتر هەبێ حتمما سەرکەوتنی زیاتری پێوە دیار ئەبێت و لە ژیاتی ئەوەی کە 100 پارچەی لێبێ 1000 پارچەی لێ ئەبێ بۆ دواتر و ئێمە ئیشەڵا لە ساڵانی تراخولی ڕۆگە بەردەوام بە پێشانگا گەورەترەکرین و کاری مناڵەکانی زیاترەکەین و زیاتر ئەزمونیان لەگەڵەوە بێکەوەرەگرین زۆر سپاس دەکەین هیوای سەرکەوتنی زیاتر بۆ خوازین سپاس دەکەم مەمنون زۆر سپاس بۆ هیوای سەرکەوتن بۆ خوازم خۆشحاڵ بووم لەگەڵتان نابووم ئەمڕۆ زۆر سپاس بۆ خاتە سارا بووبەکر ئەمڕۆ میوانمان بووە و خانمێکی دەزڕەنگین لەسەر بەرهەمەکانی خۆی و کارەکانی خۆی قسەی بۆ کردین زۆر بەخێر بن ئەزیزان لەو بڕگە بابەتانی ترکە هەمانە هەروە بەس بە تەوەرەکانمان ڤیدیۆکمان هەیە لە سەی سادق کاک حاجیەک مامەیەکی بەتەمەن تەمەنی 108 ساڵە بەڵام
بپەرۆشیەوە تاوەکو ئەم تەمەنەش ئێستاش نوێژەکانی لە مزگەوت ئەنجام دەدا سەرڕای ئەوەی کە تەمەنێکی زۆری هەیە ئەمەڕ نەبۆتە ڕێگربەوەی کە بچێت بۆ مزگەوت و نوێژەکانی لەوێ بە فەرز ئەنجام بدا و لەگەڵ کەسانی تراون بخۆی زۆر کارێکی جوانەوە ئەوەی کە دڵی وابەستە بێ بە مزگەوتەوە هیچ بربەستێک ناتوانێت دای بڕێ لە مزگەوت و لە زۆر جوانە بۆ گەنجان و بۆ ئەو خەڵکەش کە خاوەنی تەمەنێکی کەم و تەندروستێکی زۆر باشە بەڵام کەم و کورت و کەم تەرخەمە لە نوێژەکانیان لە ماڵەوە نوێژەکانێکە درەنگیەخە حەقا چاوبکەین لەم جۆرە کەسان کاتەبا بینەری ئەو ڤیتێبین يو نايل هاتو شوي مزقوتو شوانا لأخوة بزاوية شو بدركان وركم أو ساخو إيش بيانيش فريا كوتم أي كم مثل زوركم زبروم زوركم ودرين بروم فريا كوتم كم يعني زور بي كاتكانو بنيوش دبيت سر أرى والله أي روجو شواني روجم لأخوة بزاوية أول شيء أو زاوما دو شمو بين شمن فوتاني يعني رمضان شمو رمضان بروجو هو ششران متيه نوميني حاجان متيه دو شمو بين شمو متيه رمضان اللي من خواريه يعني فرزج لمزقوتي بالي بانك جفر موايا أرى والله أي هسو شوانا يعني تاشن دل خوشي كا يسأل الأخوة بالجاي أقلم باشا وتيغنا شو أقلم نارم شون وإيشي شراوام أي السبارب بويك هاتو شوي مزقوتو أنا هر خود بتنها روي أرى والله كيشوني يعني أتواني بتنها روي بيشكو مخوها نسيني كسروا ناسي دانيش من عرضة ناتوانم كالبياني لما أعرف شو مخوها نكوم بكوم كذي هرم سيني نيلي بكوم خوي يا ما هربوا معني أنا براك أنا والله يترو خوي شوي دعاء زورك هي أنا والله تاجين ولا جين ما دعاك لا دعاء كان شيء الله والله دعاء كان المخوها دار دايك كمو أذروا يا خاتا مش لشوك درني نمري أتى شايف حتى مش بي يشوكم درني نمر معها وأو دعاء ولا خيالم أو دعاء بكرة حزك تمنو دريش يعني حزك زيادة بشي حزك امتادن يا أخي نمرم لبرو جناحهم هي باش كم خوا جناح كانوا مدخلك يتر أجمرم حتى أخوهم قلوا والله وحد وحد شبدان يجي بوي حتى سيتك ماليلا أواني ويت نايكم يعني أنت زور باش سباس بخام إلى 80 بشيرين نقاش منية أي بيرواري يادگاری چی بیر ماوي سردم زوكا هرگز لبيرو ناشيتو لا والله من عالم شو لبي شيء ولا بير ما لو قال مي شيء ما جاب داري معنا خير اخوار خير حمام لبيرا يعني بيرواري باشه سردم زو الاخوة بجاي الاخوة بجاي من عالم شلون وبيريش معواي يبدأ أقرم تبنى شو هيا شلو شيء تبي بچی خفت أخوي تایسا يعني ولا خفت أوي كهرجيس لبيرو ناشيتو خفت ناخو كريكم بو خذا وراي توي بد أو توزي هني كلو برايك شمال هن كشتي صدام كشتي أو شتوزي
خەریکێکدان بەش باش بووم لە خوا بەزیایی. الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله. باپیرم کە ناوی حاجی عەبدوڵڵا ئەحمەد حەسەنە، ئێستا تەمەنی وان نزیکە بێتەوە لە 100 کە 100 ساڵە نزیکە بێتەوە لە 110 ساڵ. سپاس بخوا تەمەنەکەی زۆری تەمەنەکەی کە وای نەکردووە لە نەخۆشینە مەسەلەن لاواز بێ لە جسمی وەدەنیا لاواز بێ لە هاتوشۆکردن بۆ مزگەوت و بۆ نوێشکردن ئەنجامدانی نوێژەکانی لاواز بێ. سپاس بخوا لەم کاتانە لەم تەمەنا کە هەیەتی ئەلحەمدولیلا لەشی ساغ سپاس بخوا تەندروستێکی باشی هەیە بۆ ئەنجامدانی نوێژەکانی بۆ مزگەوت ئەلحەمدولیلا کە بەردەوام نوێژەکانی لە مزگەوت تاکە ئیزافێ جیا لە نوێژەکانیشی نوێژی سونەت کاتەکانی تری زۆربەی لە مزگەوتە بەسەرەبات و هەروەها بەنسبەت بانگیشەوە زۆربەی بانگەکان خۆی لە مزگەوتە ئەیدات. سمع الله لمن حمده دووبارە سڵای خۆی گەورتان لەبێ ئازیزان. لە بڕگەیەکی تری بەرنامەکەمانە هاوکارانمان بابەتێکیان بۆ ئامادەکردوون لەسەر یاسای وڵاتان، بزانێکین لە وڵاتان چ جۆرە یاسایەکەیە و جیاوازی یاساکان تا چەندێک هەیە لە بینی وڵاتێک بۆ وڵاتێکی تر. فەرموون. چەند یاسایەکی سیر و سەمەرە لە چەند وڵاتێکی جیهان. هەندێک لە وڵاتانی جیهان کۆمەڵێک یاسای سیر و سەمەرەیان هەیە کە تایبەتە بە خۆیان و لە هیچ وڵاتێکی تردا نییە. لەوانە یەکەم نەمسا. لە نەمسا خواردنی ئایسکرێم لە بەردەمی بانکەکاندا قەدەغە کراوە. دووەم یۆنان. لە پێکردنی پێڵاوی بنبەرز قەدەغە کراوە لەو شوێنانەدا کە ئاسەواری کۆنن بۆ ئەوەی زیانت پێنەگات. سێەم ئێرلەندا. پیسکردنی زەوی کەسێکی تر قەدەغە کراوە و هەروەها نابێت مەی لە بەردەم مانگا یاخود لە نزیکیەوە بخورێتەوە. چوارەم فەڕەنسا. ڕێگە نادرێت بە دوو ئامۆزا هاوسەرگیری بکەن بە مەرجێک دەبێت داوا لە سەرۆکی وڵات بکرێت و ئەویش بە تایبەتی ڕێگەیان پێبدات و ئیمزا لەسەر هاوسەرگیریەکان بکات، دوای ئەوەش هاوسەرگیریەکان لە ڕۆژنامەکاندا بڵاو دەکرێتەوە. پێنجەم کەنەدا. نابێت برین لە بەرچاوی منداڵدا پاک بکرێتەوە. شەشەم ئیتاڵیا. دەستخستنە ناو گیرفانی پیاوێکی ترەوە قەدەغە کراوە. حەوتەم سنگافورە. فرۆشتن و جوینی بنێشت قەدەغە کراوە. هەشتەم چین. هەر خێزانێک لە منداڵێک زیاتریان ببێت ئەوا دەخرێتە بەندینخانەوە یان بە بڕێک پارە سزا دەدرێت. نۆیەم تایلەند. چوونە دەرەوە بەبێ لە بەرکردنی جلی ژێرەوە قەدەغە کراوە. دەیەم ئەڵمانیا. تێکردنی بەنزین لەسەر ڕێگای خێرا قەدەغە کراوە. یانزە ئەمریکا. لە شاری کلیفلاند سەربای ویلایەتی ئۆهایۆ یاسا ڕێگە بۆ نادات سەربەخۆ مشک بکوژیت، بەڵکو دەبێت ڕێگە پێدراو بێت یان ئیجازەی تایبەت بە مشک کوشتنت هەبێت. دوانزە رووسیا. لە شاری مۆسکۆ لێخوڕینی سیارەی پیس قەدەغە کراو و سزاکەی $100. دەبێت هەمیشە سیارەکەت پاک بێت و بە پاکی لێ بخڕیت. سیانزە بەنگلادێش. منداڵ لە تەمەنی 15 ساڵیەوە زیندانی دەکرێت ئەگەر قۆپی بکات لە تاقیکردنەوەکاندا.
سڵای خۆی گەورتان لەبێ ئەزیزان لە بڕگەی دووەمی گفتوگۆکانمان لە بەرنامەی ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئاری عەزیزمان کردووە بۆ قسەکردن لەسەر پرۆژەیەکی تایبەتی دەستگای خێرخوازی بەخشین کە ئەویش ئامادەکردن و دابینکردنی جلوبەرگی قوتابخانەیە بۆ قوتابیان لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان بە هاوکاری خێرخوازان بۆ گفتوگۆی زیاتر و وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بەم پرۆژەیە گفتوگۆکانمان دەست پێکەین لەگەڵ مامۆستا ئاری مامۆستا گیان بخێر بێنێ سپاسانەکەم دەستان خۆش بێ خۆشە سەرەتا لەوە دەست پێ بکەین پرۆژەکە چییە بە کورتی بۆمان باس بکەیت و بیرۆکەی پرۆژەکەتان چۆن بۆ هاتووە بەڵێ بسم الله الرحمن الرحیم دەستخۆشیم بۆ ئێوە سڵاو لە بینەرانی ئازیز دیارە ئێمە وەکوونەریتی ساڵانەی خۆمان لە دەستگای خێرخوازی بەخشین لە هەموو بوارەکاندا کۆمەڵێ پرۆژە و چالاکی جوان و ناوازە ئەنجامەین جا و پرۆژانە گەر لەگەڵ منداڵانی بێباوک بێ لەگەڵ کەم ئەندامان بێ لەگەڵ هەژاران بێ لەگەڵ وەکوی خۆتان ئەیبین لە ڕەمەزانە لەگەڵ هەموو چین و توێژەکانە بێ ئەو چالاکی و پرۆژانە ئەنجامەین ئەم ساڵیش سوپاس بەخوای گەورە وەک ساڵانی پێشوو بەشی بێباوکانی دەستگای خێرخوازی بەخشین ئێمە ڕکلامێکمان کرد و ئاگاداریەکمان بڵاو کردەوە کە هەڵئەسین بە دابینکردنی جلوبەرگی قوتابخانە بۆ منداڵانی بێباوک بە ژمارەی 1000 منداڵ هەڵبەتە تەبیعەت و سروشتی پرۆژەکان لە هەموو شوێنێک هەروایە تۆ لە پێشە ژمارەیەک ئەڵێ عەدەدێک ئەڵێ بەڵام دوایی زیاتر ئەبێ و زۆرتر ئەبێ سوپاس بەخوای گەورە ئێمە ڕامانگەیان کە 1000 منداڵی بێباوک جلوبەرگیان بۆ کڕین لە شار و شارۆچکەکان و داوامان کرد لە خێرخوازان و لەو کەسانی کە ئەهلی خێرن و بە تایبەتیش سۆز و عەتفیان بۆ منداڵانی بێباوک ئەجوڵێت بە زیاتر لە بەشەکانی تر سوپاس بەخوای گەورە تا ئێستا پرۆسەکەمان بەردەوامە و لە چەند شار و شارۆچکە کارەکەمان جێبەجێ کردووە و ئێستاش ئەوە تقریبان چەند ڕۆژێکی تری هەفتەیەک یا زیاتری ماوە بۆ ماوەی دەستپێکردنەوەی قوتابخانەکان بۆ لێرەشەوە هەر دووبارە داواکەنەوە لە خێرخوازان لەو کەسانی کە ئەهلی خێرن زیاتر و زۆرتر بەدەم ئێمەوە بێن چونکە ئێمە 1000 مناڵمان ڕاگەیاندووە بەڵام سوپاس بەخوای گەورە ئێستا لە 1000 مناڵەکە زیاتر ڕۆشتووە مامۆستا لەسا چەند گرنگە کە باری دارایی خەڵک خراپە لەم قۆناغەدا بەڕاستی ینی کەسانێک گەر پێشتر پێیان بە پێداویستی هەبوو بێ بە قوتابیەکانیان ئێستا زیاتر بوو ئەم پێداویستیانە ئێوە لە کێ کۆڕاتان گەیاند و تاکەی بەردەوامە بە خێرخوازان دەتوان لە ڕێگەی نووسینگەکانی بەخشینەوە هاوکاریەکانیان بگەێنن بە ئەوی بەشدار بن لەم پرۆژە خێرخوازیە بەڵێ وەڵاهی دیارە باری ئابوووریەکە وەکو جەناب ئیشارەت پێکرد بۆ کەسێک کە سەرپەرشتیشی هەیە کاسپیشی هەیە کارمەندە کاسبکارە هێشتا بۆ ئەم قورسە چجای ئەوەی بۆ ئافرەتێک کە سەرپەرشتیاری بڵێن هەر خۆیەتی کاسبکاری هەر خۆیەتی کۆمەڵە مناڵی بێباوکی هەیە ینی ئەمەیان کارە سادبارترە وەک لەوەی کە کابرا کارمەندێکە یا خاوەن پیشەیەکە یا خاوەن کەسابەتێکە سەرپەرشتی ماڵی هەیە هەرچۆنێک بێ بەڵام وەرە بێنە بەرچای خۆت ئافرەتێک بە بێوەژنی بە بێسەرپەرشتی 3 مناڵ 4 مناڵی لە ئیبتیداییەوە هەیە تاوەکو متەوەستە بۆ ئەمە زۆر زەحمەتی عین تۆ هەموو ساڵێک جل و پێداویستی مەدرسە و قوتابخانە بۆ 4 مناڵ بۆ 3 مناڵ بۆ 4 مناڵ دابینکە ینی کولفەیەکی قورسە لەسەری بۆیە بارەکە بۆ ئەم قورسترە بۆ ئەم ناڕەحەتترە ئێمە لەو سۆنگەیەوە پرۆژەکەمان بۆ منداڵی بێباو ڕاگەیان و سوپاس بەخوای گەورە ئێستاش لە شار و شارۆچەکان بەردەوامین لە سلێمانی 600 مناڵمان کردووە لە چەماڵ 200 مناڵمان کردووە لە تەکیە 150 مناڵمان هەیە لە شارەزور و حوزەی شارەزور 150 مناڵمان هەیە لە منتیقەی ڕانیە و قەڵازیە و حاجیاوە بۆ سێ شوێنە 150 مناڵمان هەیە ینی ئەمە عادەتەکەی کردوێتی 1200 هەتا ئێستا کە هەفتەیەک مامۆستای ئەو مناڵانەتان لایە کە ئەتانەوێت بەڵێ ئێمە خۆمان 1028 منداڵ ئەم مانگە لا ئێمە موچێ وەرگرتووە بە سابتی ینی بە درێژایی ساڵ ئەم عەدەدە زیاکە ینی مانگی پێشوو 1001 مناڵ بوو ئەم مانگە بۆ بە 1028 مناڵ ئەمانە بە سابتی بە جێگیری هەموو مانگێک لای ئێمە موچەی تایبەتی خۆیان وەرەگرن بەبێ ئەوەی ڕۆژێک لە موچەکان دوا بکەوێەوە موچەکانیشان لە 100,000 کەمتر نییە ئەم مانگە ئێمە 1028 مناڵ ماڵمان موچەیاوە پێیان بە بڕی 123 ملیۆن و 950,000 دینار تقریبا ئەمە جێگیرە کە هەموو مانگی ئەیانەینێ جا ئەم مناڵە بێ باوکانە لەمانەش هەڵمان بژاردوون
ئیزافەی ئەمانەش مناڵی بێ باوکی ترکە مەسەلا موچەی نییە بەڵام لا ئێمە مامەڵەکەی هەیە شتەکان و مستەمسەکانی هەیە ئاگادارین ساڵی دوسێ جار بانیەکەین لە ڕەمەزانە بانیەکەین چکە ئێمەش وەکو دەستگایەکی هەر ئەوە نەتوانانی ئیستیعابی 1000 مناڵ بکەین ڕەنگە 2000 منداڵی بێ باوک مامەڵەکانیان لای ئێمە بێت تەسکەرە و مستەمسەکاتیان لای ئێمە بێ بەڵام ئەوانەی کە موچیان نییە ئێمە ساڵانە چەند جارێک لە ڕەمەزانە لە قوربانە لە مناسبەکانە لەو کاتانی کە مناسبەی شتێکە مناڵی مەدرسەیە چییە لەو کاتانەش بانیانەکەین بە حکومی کە ئەوانە موچیان نییە بۆەوەی دڵشکاون دەبن ئێمە بۆمان بکرێت پێمان خۆشە هزارەکە بکەین بە 2000 3000 مناڵ بەڵام ئێستا تا ئێستا ئێمە ئیمکانێتمان ئەوەندەیە وەڵام سا پێم خۆشە لێرەوە بینەران ئەوە ئاگادار بنانی هەتاوەکو هاوکاری زیاتر کە ڕەنگە مناڵێکی زیاتر سوودمەند بن بێگومان هاوکاری زیاتریان پێ بکات بێگومان مندا دووبارەی ئەەکەمەوە ئەو منداڵی ئەمڕۆ ئێمە جلی بۆ هەڵەگرین کولفەکەی بای 30000 دینارە ئەنجلەکانی کە چوین لەگەڵ مۆڵێکات لەگەڵ چەند مۆڵەکە ئیتفاقمان کردووە جلی مەدرسەیان هەیە جلی مەدرسەکە خۆی هەر عادەتی تا 30000 دیناری کتێچێ بۆ مناڵێک بۆیە لێرەوە داواکەم لە خێرخوازان لە دەوڵەمەنان لە هەژارانیش بۆچی کەسێکە ئێمە خۆمان عامەی خەڵک بە شێوەیەکی گشتی ئەتوانێت 30000 دینار تەرخان کا بۆ مناڵێک 60000 دینار تەرخان کا بۆ بڕێکی کەمیش بێ ئەتوانێت چونکە ئێمە کەمەکان کۆکەینەوە کابرا من ئێستا خەڵگەیە بە 10000 توێتی وڵای ئەتوانم 10000 هاوکاری بکەم مشارەکە بکەوت منە 10000ەکەمان بەرێ دوو دەیتریشمان ئیزافە کردووە مناڵێکمان پێ بەڕێ کردووە لەبەرەوە لێرەوە من داواکەم ئینشاءالله ئەوانی کە ئەهلی خێرن ئەوانی کە ئەهلی غیرەت و شەهامەتن بە تایبەتی میلەتی کوردی ئێمە متعاتفە بە سۆزە بە دینە بە ویژدانە ڕایاڵی کۆمەڵایەتیمان بە قەوەتە یعنی علاقات و پەیوەندیە ناخۆیەکانمان کۆمەڵاتەکانمان بە قەوەتە چاومان لە هەژارانە چاومان لە خزم و کەسوکاری خۆمانە چاومان لە دەرو دراوسەیە بۆیە ئەو دەوڵەمەنانە ئەو خێرخوازانە ئەو خێرخوازانە جایتە بە دەوڵەمەند و فەقیرەوە مناڵێک 30000 دینارە ئەتوانێت ئینشاءالله مناڵێک دابین بکە ئێستا خەڵکمان هەیە 75 مناڵی بە یەک جار کردووە خەڵکمان هەیە 100 مناڵەکە بە یەک جار ئێمە گەر گیرفانی من دوان هەڵەگرێ یا مناڵی هەڵەگرێ زۆر ئاساییە گەر لە دەمی خۆمی بگرمەوە بەڵام مناڵێکی بێباوک دڵخۆش بکەم کە خوای پەروەردگار لە قیامەتە ئینشاءالله ئەو کەسانە دڵخۆشکا کە مناڵێکی بێباوک دڵخۆشەکەن و زەردەخەنە و پێکەنین ئەخەنە سەر لێوی چەنی پێخۆشە کراسێک و پانتۆڵێکی تازە ئەکڕێ و وەکو مناڵێکی دەوڵەمەند لە ڕیزەکەی ئەوەسەی هیچ فەرقیان نییە یەک زەی موحەدیان لە بەرایە کەس هەست بە کەمی ناکە هەموو یەکجلی لە بەرایە بەڵام گرنگ ئەوەیە تۆ دڵی خۆشکەی تۆ خۆت و خوا ئاگای لێیە ئیتر پێمان خۆشە ئینشاءالله قوتابیانی کە ئێوە کەفالتیانەکەن و جلی قوتابخانەیان بۆ ئامادەکەن پێویستە لە تەمەنی چەند بۆ چەنابن ئێمە لە یەکی ئیبتیداییەوە یەکی سەرەتاییەوە تا 9 بنەڕەتی ئەو ماڵانەی کە خۆمان لامانن پێمان وتون وەکو حاڵەتیش مەجموعەیەک زیاتر بێت لە 3 متەوەستە بۆ سانەوی گوێمان نایەوێت وتمان ئەوانە ژەر ئیزافەکەن لەبەرەوەی هەر بە نەتیجە قوتابیە خوێنکارە ماڵی بێ باوکە هەژارە وتمانە ئەوانەش وەکو بەعدەدێکی معقول قەی ناکە بە ئەوانش لەگەڵ ئەوانە بڕۆن یعنی گوێمان نایەوێت زۆر باشە لە شار و شارچکەکانی تر بەدەمەوە هاتنی خێرخوازان چۆنە جیاوازی هەیە لە ناوەندی شارەکان ئەتوانرێ بە هەمان ڕێژە پێداویستی ئەوان بڕکرێت بەڵام سواز بەخوای گەورە باشە وەکو عەرزم کردی ئێستا ئێمە تا ئەمڕۆ 600 مناڵمان کردو ئەمڕۆژ هەمان ئێستاوە قەرەباڵغیەکەمان پاسمان بۆ گرتوون لێرە بانیانەکەین بۆ ئێرە منداڵەکان بانکەین بۆ لەگەڵ سەرپەرشتیارەکانیان لەگەڵ دایکیانە لێرەوە سواری پاسیانەکەین یابین بۆ سیتیەکە لەوێ بەدڵی خۆیان و بە قیاسی خۆیان بۆ ئەوی تووشی گرفت نەبن بە قیاسی خۆیان جلەکان هەڵەگرن لە هەموو شار و شارۆچکانیش هەروەمان کردووە و سواز بەخوای گەورە باشە پرۆسەکە زۆر باشە ڕاستکە ئێمە 1000 مناڵمان ئیعلان کردبوو ئێستا تا ئەمڕۆ 1200 ڕۆشتەوە دڵنیان ئەم هەفتە ئەم ڕۆژەش کەماوە بۆ مەوسیمی قوتابخانە و کاتیکردنەوەی قوتابخانە دڵنیان عادەدەکە زیاتر ئەبێ خێرخوا زیاتر بە دەممانەوەیە ئینشاءالله مامۆستا ئەو مۆڵ و سیتیانی کە ئێوە ڕێککەوتنتان لەگەڵاکردن تا چەنێ هاوکارتانیان زۆر هاوکارمان بوون ئێمە نەک هەر ئەم سەفەرە ڕەمەزانانیش مۆڵی وا هەبووە سیتی وا هەبووە کە چوین 200 مناڵمان برد 200 مناڵی خۆتە سەر خۆی بەستوتی ناوم مەهێنن من خێر بۆ خواکەم 100 مناڵ یعنی ئەگەر 200 مناڵەکە ئێمە کولفەی 100 مناڵمان یاوە کە جلیان هەڵگرتووە 100 مناڵەکەی تر مۆڵەکە خچێتی سەرخۆی یا 50 مناڵ یا نەخێر بە پارە بۆی گێڕاوینێتەوە یا نەخێر قازان جلیەوە نەگرتوین
یا زۆر بە کەمیشتێکی ڕەمزی ڕەنگە هەر تەقدیری ئەوەی کردبێ کرێ بار و مەصرفی ئەو کاڵایی کە گەشتۆتە لای خۆی هەر ئەوەی پێ ئیزافە کردبێ سواز بەخوای گەورە لە هەمویان ئەوەی تا ئێستا ئێمە چوین زۆر بە باشی دەستبارمان بوو. خۆی گەورە لایەن قبول کامەسا ئێوە هەتا کاتی دەستپێکردنی قوتابخانە ئەم پرۆژەیە بەردەوامە بین ئینشاءڵڵا بەڵێ بەردەوام بین تا ئەو ڕۆژێ ئەگەر قوتابخانە دوای نەخرێت ئێمە ئینشاءڵڵا تا ئەو لە هەموو حاڵەتەکانە تا ئەو بەروارە بەردەوام ببین ئینشاءڵڵا اینجا ئەوەی کە بڵین بە پرۆژە کردومان و بە قەرەباڵغی ئێسا 4-5 پاسمان هێناوە 150 مناڵ ئەبینە سیتیەکان دوایش ئەگەر هەر متەفەڕیقە و جیاوازە بێ بە سیتیەکانمان وتوتمان ئێمە تەلەفۆنیان بۆکەین فڵانە ماڵیەت دوو مناڵی لەگەڵایە جلەکانی بەرێ حسابەکەی لەسەر ئێمە بنووسە دوای سیانزێمانیش مشکلەمانە. پرسیارێکی تایبەت بکەم ئەم جۆرە هاوکاریانی ئێوە وەکو دەستگای بەخشینە تەواوی ئەو دەستگای خێرخوازانەی ترکە هاوکاری خانەوادەی بێ باوەگیان خانەوادی کەم دەرامەت دەکەن تا چەندێک ئەبێت تەمایی دەستبارگرتنی ئەم خانەوادانە چونکە ڕایەکی تریش هەیەڵێن ئەم جۆرە هاوکاریکردانەوە ئاکالم خانەوادانە دایمەن چاوێن لە دەستی خەڵک بێ چاوێن لە دەستی خێرخوازان بێ خۆیان هەوڵ نەدەن ئێوە ڕاتان چێ لەگەڵ ئێمە لە دەستلاکەی خۆمانە ئەم مناڵانەمان پۆلێن کردووە یعنی هەموو ساڵێک ئەچینە ماڵیان لیژنەیەکمان ئەچێ لیژنەیەک لە 3 کەس کەمتر نەبێت وەکو دەستگای خێرخوازی بەخشین ئەچینە ئەم ماڵە سێری وەزعی ماڵەکە ئەکەین بزانین لە ماڵا چۆنن لە مەعیشەتا چۆنن لێ پرسین لەم دایکە خانەنشینی باوکی هەیە نیەتی خۆت کارمەندی کارمەند نیت خۆت خانەنشین هەیە نیتە یعنی وردەکارێکی زۆری لەگەڵەکەین ئەو کاتە پۆلێنیانەکەین بە ئەیوبی و سی ینی هەژار و هەژارتر و زۆر هەژارتر و ئاوا بۆ شێوەیە ئێمە ئەولەویەت ئەین بەو ماڵانەی کە زۆر هەژارن مەقسەد قسەکەی جەنابە بوو دەستباریەکە پێم وابێ جێگەی زۆرەگرێت چونکە ئێمە ماڵێک ئەگەر خانووکەی خۆیان بێ و خانە نشینیەکیان هەبێ ئەمە بە هەر حاڵ شتێکیان هەیە بەڵام ماڵ هەیە خانۆکەشیان نییە کە یەکیشن هیچ خانە نشینیەک هیچ موچەیەکیشیان نییە ئەمەیان لە پێشترە بۆ ئێمە تەماشاکەی پێویستەکە چەندێ زیاترە ئەنجا تۆ وەرە بینە بەرچایی خۆ دەم ئافرەتە فەقیرە لەلایە کرێبە لەلایەک سێ مناڵی مەدرسە و قوتابخانە جلیان بۆ بکە ئەنجا مەصرفی ڕۆژانەی ئەم مناڵانێکی 1000 ناریان باتێکە 1000 نارێسایی جناکە ئەکاتە 3-4 نەر بۆ ئەم ئافرەتە فەقیرە ینی هەر کۆی ئەم سێ مناڵە کۆکەرەوە مانگانە بە 150-200 نەر بۆ ئەم ژنە فەقیرە دەرناچێت بۆیە زۆر جێ ئەگرێت لایانی کەم ئێمە جلەکانیان بۆ دابینەکەین و زۆربەی زۆریشان لەوانە موچیان لای ئێمە هەیە مناڵەکە موچەی هەیە بەو پۆلێنە کردومانەکە سواز بۆ خوای گەورە ئیتر هەش بووە وەزعی باش بووە دوایی دەوڵەمەند وە هاتووتێتی وەڵای من وەزم باش بووە مناڵەکەم موچەکەی بن بە یەکێکی تر یا خۆمان هەموو ساڵێکە دووبارەی ئەەکەینەوە کە ئازانین وەزعی باش بووە مناڵەکانی گەورە بوون کاسبکاری بۆ پیا بووە کرێخانوو نایە شتێکی هەیە ژیانێکی باشی هەیە خۆمان پێمان وتۆدا دیانی ترمە وەکو وجدان لەلایەکەوە مناڵەکەت ئەگەر باڵغ بوو بێ وەکو لایەنە شەرعیەکەی ئێمە مکلفین بیبڕین لەبەرەوەی ئەو کەسەی کە کەفالەتی ئەم مناڵی تۆی کردووە کەفالەتی مناڵێکی بێباوکی کردووە ئێستا مناڵەکەی تۆ بێباوک نییە ڕاستە بۆ 15 ساڵ ڕەنگە مەصرفی قورستر بوو بێ ڕەنگە گرانتر بوو بێ چۆتە متەوەستا یا چۆتە سانەوی بەڵام ئێمە وەکو ئەمانەتە شەرعیەکە پێی ئەڵێن و ئەیبڕین یان بە ساحیبی کەفالەتەکە ئەڵێن کاکە ئەم ماڵە ئەم مناڵەکە تۆ کەفالەت کردووە باڵغ بووە لە منداڵی بێباوکی دەرچووە ئێمە ئەی بڕین ئەگەر خۆشت پێت خۆشە ماڵ هەبوو ئێمە زانیمانە زۆر هەژارن تومانە زۆر هەژارن یعنی ئەگەر پاروپێرە 1000ەکە بەشی کرد بێ ڕەنگە ئێستا چۆتە چواری سانەوی مەصروفاتی زیاترە لە ناو خەڵکایە شعوری زیاترە ئیحساسی زیاترە پێویستی زیاترە لە ناو خەڵکایە هەست بە نەقسەکە پێمان وتووە نەیبڕیوە بەڵام بە حکمی ئەوەی کە هەژارە نەک بە حکمی ئەوەی کە منداڵی بێ باوکە هاوکاریانە لە ئێوە بابەتێکی هەڕەمەکی نییە بەڵام ڕێسا و مەرجی تایبەت نەخێر بەڕ شەرت و مەرجی تایبەتی خۆیەوە ئێمە هەموو ساڵێک هینیانەکەینەوە بە دوواداچوونیان بۆکەینەوە دوێنێ تیمەکانمان چوون بە شارباژێر چەندەیەکیان کردووە چەند ماڵێکی بە باوکە بۆ چوون سەیری وەزعی ماڵەکەیان کردووە خانۆکە چۆنیە حیوان هەیە نیتە خانەنشینیت هەیە نیتە لەبەرەوەی ئەویان کە زۆر بە کورداری خۆمانڵێ هەژار و داغانە
ئەولەوێت دەین بەوانە کە زۆر هەژارن ئەوانە لە پێشترن بۆ کەفالەتکردن. مامۆستانی ئەهەمیەتی دەستگایەک وەکو خێرخوازی بەخشینیش لەوەیە کە دڵنیایی دەداتە خێرخواز کە بەڕاستی ئەم خێرەی دەگا بە کەسێک کە بێگومان ئێمە ئەگەر یعنی زۆر جار بە خۆمان نەفسیان زۆرمان پێ ناخۆشە ئیحراجین ئەگەر پرۆژەیە یا ماڵێک لە تەلەڤیزیۆن پیشان بین بەڵام لەلایەکەوە خۆتەزانی خەڵکی دڵخۆشین کە بەرهەمەکەی پیشانی خێرخوازەکان ئەیتەوە متمانەیەکی زیاتر بۆ خێرخوازەکان لایەن ئێمەوە دروست ئەبێکە ها بەرهەمی پارەکەی تۆ بەرهەمی خێرەکەی تۆ ئەوە خامیێکمان بۆ فلانە ماڵ کرد ئەوە فلانە پرۆژەمان کرد ئەگەر لەبەر ئەوانە نەبێت یعنی ئێمە زۆر ئاواتەخوازین ڕۆژێک لە ڕۆژان بە ئیسلاحی ئێرانی ڵێن دەستگاکە ئێمە خودکەفا ینی بەو شێوەیە ئەوەی کە ئێستا لە خێرخوازوەری ئەگرین لە پرۆژە و داهاتی خۆمانە پەیای بکەینەوە بیکەین بەخێر و تەنها داتا بڵین خەڵک پیشانین هەر داتا بڵێن بڵێن ئەم مانگە چوار خانومان کردووە لە سلێمانی و شارە زود و ڕانیە و مەسەلا گەرمیان هەر ئەوەندە بەڵامی تر ئینشەڵا ئومێ دەکەین ئینشەڵا وردە ئەوە بچین. کۆمەڵە بینەرمان هەیە لە دەرەوەی وڵاتن ڕەنگە بیانوێ بەشدار بن لە بەشداریکردنم خێرا چۆنتوان هاوکاریەکانیان بگەن حسابی بانقیمان هەیە و نووسینگەشمان هەیە لە ئەوروپا نووسینگەی بەخشینمان هەیە بانک حسابی بانقی هەیە ئەیخەنە سەر ئەو حساب بانقیەوە ئەوانش پارەکە بۆ ئێمە حەواڵاکەنەوە هەموو پرۆژەکانی درێژایی ساڵمان هەر بە هەمان شێوەیە لە ڕەمەزانیشە ئەو ژمارە بانقیانە لەسەر شاشەکان ئێمە ئەینووسین کە نووسینگەی ئەوروپایە پارەکە تەحویلێن بۆ ئەوێ ئەوانش بۆ ئێمەی ئەنێرن یان نەخێر کابرا ناسیا و منە ناسیە تۆ ناسێت تەلەفۆنەکە چاوی لە پرۆژەکە بۆ ئەڵێ مامۆستا 50 مناڵ 10 مناڵ 20 مناڵ بخەرە سەر من کولفەکەی من بۆتانە نێرمە و باشتر کولفەکەیمان یا لێرە کەسێک ڕاستپێرێ خزمێکی ڕاستپێرەیە کولفەکەی یێنێ پارەکەیێنێ ئەوانشمان هەیە زۆر چاکانی ڕێگا زۆرە بۆ خێرخوازان هاوکاریەکان بکەن مامۆستا ئێوەکو دەستگای خێرخوازی بەخشین لە بەرنامە و پلانی خۆتانە کە داتان ناو ئەو کەسانێکن کە ئەتوانن سود بن لە پرۆژە خێرخوازیەکانی ئێوە. بەڵێ ئێمە بەکو عەرزم کردن لە بیدایەتەوە ئێمە لەگەڵ هەموو چین و توێژەکان دەست و پەنجەمان نەرم کردووە نەخۆش منداڵی بێباوک خاوەن پێداویستی تایبەتی بە هەموو بەشەکانیان و بە نابیست و بە نابینا و بە ئەوەی کە کورتە باڵایە و ئەوەیە ئەونجا نەخۆشەکانی خەسخانەی هیوا نەخۆشەکانی غەسلی گورچیلە کە هەموو ساڵە گورچیلی دەستکردی پێڵێن ئێمە بانیانەکەن یارمەتیان دەین وە نەخۆشەکانی تالاسیما و قوتابی و قوتابیمان یارمەتی قوتابیمان ناوە لە یەکی ئیبداییەوە حتا تەلەبەی ماجستێر بووە خۆن تەلەبەی ماجستێرە بەڵام هەژارە کوڕی مناڵی هەژارە مناڵی فەقیرە مەسەلا ساڵانە خێرخواز هاتووە پێمان تۆ کاکە ئێمە 4-5 تەلەبەمان هەیە لە وڵاتانەی دەرەوە خوێنن هەژارن لە ئێرانە خوێنن لە تورکیا خوێنن لە وڵاتانەی جمهوریەتی کۆنەکەی رووسیا لە ئەرمەنستان و لە وڵاتانە ئەخوێنن یعنی ناوەکانیشمان ناوەتێ ژمارە تەلەفۆنەکانیشمان ناوەتێ بۆ دڵنیایی وتمانە ئەم تەلەبانە هەن ئەم قوتابیانانە هەن ئەمانە سبینیە تاقەیەکن وزەیەکن یەنەوە ناو وڵات ئەبن بە دکتۆر ئەبن بە مهندیس بۆ کۆمەلگا بە سوودن ئەمانە لەگەڵ هەموو ئەم چین و توێژانە ئێمە ئەوەی لە ڕووی شەرعیەوە پێویستی بە یارمەتی بێ و پێی بشێ ئێمە یارمەتیمانەوە و یارمەتیشین لە هەموو چین و توێژەکان. مامۆستا لەم قۆناغەیە کە ئیتر ئێمە لە مەکتەبکردنەوەی مەکتەبەکان و نزیکین ئێوە هەستان بەم پرۆژەیە یان گرنگە لە کاتی خۆیان ئێوە ئەم پرۆژانە ئەنجامێن ئێوە لە داهاتوودا ئەتانەوێت چی خزمەتێکی تر بە بوار و چین و توێژەکانی ناو دەستگای خێرخوازی بەخشین بکەن بە ئەوی تر کە سودێکی تاویان پێ بگەن. بەڵێ ئێمە دیارە هەموو پرۆژەیەک هەموو کارێک تۆ ئەبێ ڕویایەکت هەبێ بەرامبەری لە ڕووی دارایی و لە ڕووی کولفە و لە ڕووی ئەوە ئەنجا دەست ئەچێتە پرۆژەی جۆر بە جۆر ئێمە لە مێشک و فکری خۆمانە ڕەنگە دەیان پرۆژەمان گەڵاڵە کردوێت کە سواز بۆ خۆی گەورە تا ئێستا لەگەڵی هاتوین مەسەلا ئێمە لە هیچی نەبوو هیچمان نەبوو من هەموو جارە بیرمە کردەوە بۆ بەرایانە ئەمەگەر مەسەلا نەخۆشخانەیەکی مناڵبوون دانین لەوانەیە ئەوانەی کە ئەو کەسانی کە تەنانەت پابەندی ژنین بەدینەوە بە شەرتێ تۆ ستافەکەی هەمووی ئافرەت بێ ڕەنگە لە پێش هەموو کەسێکەوە ئەو مەسەلا زیاتر بێنێ بۆ ئەوەی کە خێزانی لێوە منداڵی بێ مەسەلا سواز بەخوای گەورە ئەوەی کە ئێمە لە هیچی نەبوو ئەوە نەخۆشخانەیەکی گەورەمان هەیە کە
زۆر بەناوبانگ و مەشهورە نەخۆشخانەی بەخشینمان هەیە و سوپاس بەخوای گەورە لە شار و شارۆچکان لە کۆمەڵی شار و شارۆچکە کۆمەڵگەی پزیشکیمانداناوە تەنها عملیاتی تیای نییە هەموو بەشەکانی تایە لە کەلار کۆمەڵگەی پزیشکیمانەیە لە هەڵەبجە هەمانە لە چەمچەماڵ هەمانە لە ڕانیە هەمانە شوێنی تریش ئێستا لە بەرنامەیە یعنی قسەمان لێ کردووە پرۆژەکانیمان گەڵاڵە کردووە لە شار و شارۆچکەی تر ئینشاءالله ئەگەر لە ڕووی قانونی و ئیداریەوە زۆر عەرقەلەمان بۆ دروست نەکرێ ئێمە ئامادەین لەو شوێنانەی تریش بە تایبەتیش لە دەڤەری ئەولاکە بڵین ئێمە حقیقەتێکەیە بێ بیڵێن ئەم دەڤەرەی ئێرە ئیداریاتی متەساهیلترە ڕۆشن بیرترە لەولا تا ئێستا لەولا ئێمە نەمانتوانیوە هیچ بکەین ئومێد دەکەین ئینشاءالله ئەوانش تەفەهومی ئەوە بکەن کە ئێمە بۆ خزمەتی خەڵک ئەوە ئەکەین هیچ مەرامێکی شخصیمان پێی نییە داهات و پارەیە کە ئێمە دەستمان نەکەوێت لەوە نەخۆشخانە و کۆمەڵگایانە یەتەوە ناو سنووقی بەخشین نەگیرفانی من و فڵام و فیسا زۆر باشە مامۆستا ئێمە لەوانەیە کات زۆر کارمان لەبێ پێمان خۆشە لە کۆتایە و تۆ بانگوازی تۆ ئاراستەیە و خێرخوازانە بکەی و کەسانی کە یانەوە هاوکاری ئەم پرۆژەی دابینکردنی جلو بەرگە بکەن بۆ قوتابیان قوتابخانەکان ئێمە پێشەکی سوپاسی خی گەورەکەین چکە هەموو فەزڵەکانی خی پەروەردگارە پاشان سوپاسی هەموو ئەو خێر و خێرخوازانە ئەەکەین کە لە 10,000 دیناری طبعەوە یارمەتی ئەم پرۆژەیە مناڵانیە و بە نمونونەکە ئێستا لە ئێمە لە پرۆژەکان بۆ ناوی ئەم پرۆژەیە ئەهێنم توانیوێتی مناڵێک تەنها مناڵێک پۆشتە بکاتەوە 10 مناڵ پۆشتە بکاتەوە 50 مناڵ پۆشتە بکاتەوە تا ئێستا دەستبارێکی باش بوون و ئومێد دەکەم و داواکاریشم ئینشاءالله زیاتر دەستکراوە بن بۆ ئەوەی ئەگەر ئەوان زیاتر دەستکراوە بن ژمارەکە ئێمەش زیاترەکان من تا ئێستا 2200 مناڵمان کردووە بەشکم ئینشاءالله ئەوەگەر ئەوان زیاتر دەستکراوە بن بچێتە 2000 مناڵ و بتوانین ئێمە 2000 مناڵ و شوێنێکی تر 1000 مناڵ و شوێنێکی تر 500 مناڵ بە هەمومان بتوانین ئینشاءالله دەستباری یەکتری بینجوانیەک پیشان بینە ناو میلەتەکەی خۆمانە زۆر سپاس بۆ مامۆستا ئاری عەزیز لێ پرسیاوی بەشی بێ باوکان لە دەستگای خێرخوازی بەخشین سپاس بۆ کاتێ بێمە بەخشی هیواداری سەرکەوتوو بن و خێرخوازانیش بەدەم ئەو داواکاری ئێوە بێن لەبەرەوەی لە بەرژەوەندی کەسانی بەسەرپەرشتە و مناڵانی بێ باوکایە سپاس بەڵێ عەزیزان ناوبڕێکمان هەیە و دواتر دێنەوە لە تەوەیسیان لەگەڵتان بەردەوامین تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بە ناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکاربێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت لە ڕووی کاری ڕۆژانەی شیەوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕاناپەڕێت لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ ئەمە گوناهی ئەگا چونکە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووە سلەیمانی داوا لە هەموو هاوڵاتیان ئەەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین خوای گەورە هەموو لایەک بپارێزێت. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بڵنینیە ئەو جبسەی وێنەی نییە هەردامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵێ عزیزان ئێستاش قسەکەین لەسەر بابەتێکی وەرزشی لە ماوەی ڕابردووە. ستارە پێش بچینە لای تەوەرەکەمان سەرتا زانیاریەکمان هەیە دەچینە لای ئەو زانیاری و دواتر دێنەوە لە تەوەری سێمە لەسەر خواردنەوەی ئاوی گەرمە. من خۆمێکێک ملوانی زۆرم حەز لە ئاوی سارە نازانم مەگەر زانی هەیە بە ئەم جارە ئاوی گەرم ناشکێ ئیتر زای ئاوی گەرمەکە چۆنە و سودەکانی چین زیانەکانی چین پێکەوە بینەری و زانیاریابین. خواردنی ئاوی گەرم لە بەیانیاندا. خواردنەوەی پەرداخێک ئاوی گەرم لە بەیانیاندا چەندین سوود بە تەندروستی مرۆڤ دەگەێنێت و مرۆڤ لە چەندین نەخۆشی دەپارێزێت. لە بابەتێکی تەندروستیدا ماڵپەڕی لایف هاک بڵاوی کردوێتەوە خواردنەوەی ئاوی گەرم لە بەیانیاندا و بەگەدەی بەتاڵ چەندین سوودی هەیە لەوانە چارەسەری کۆکە دەکات و هەوکردنی لووت و قوڕگ ناهێڵێت. گرژی ڕیخۆڵەکان ناهێڵێت و چارەسەری قەبزی دەکات. یارمەتی کێشدا بەزاندن دەدات. ڕێگری لە پێشوەختەی دەرکەوتنی نیشانەکانی پیری دەکات. یارمەتی باشکردنی تەندروستی قش دەدات. سووڕی خوێن چالاک دەکات و گرژی دەمارەخانەکان ناهێڵێت. کردداری هەرس باشتر دەکات و دڵە کزە و زیادبوونی ترشەڵۆکی گەدە ناهێڵێت. کرێشی قژ ناهێڵێت و ڕێگری لە هەڵوەرینی دەکات. پلەی گەرمی لەش بەرز دەکاتەوە و لە ڕێگەی ئارەقکردنەوەوە ژەهر لە جەستە دەکاتە دەرەوە. بچینە لای تەوەرکی خۆمان. بەڵێ ئازیزان دووبارە سڵاوی خۆی گەورەتان لەبێ ئێستا قسەکەین لەسەر یەکێکی تر لەو خولە وەرزشیانێکە لە سەرتاسەری هەرێمی کوردستانە بەڕێوە چووە لە ماوەی ئایندەیە هەتا ئێستش بەردەوامە خولێکی تۆپی پێ بەناوی خولی ڕابوون کە مەکتەبی کاروباری وەرزشی کۆمەڵی دادگەری سەرپەرشتیەکە بڕیار وایە ئەم خولە ئۆرگانەکانی کۆمەڵتیە بەشدارن لە سەرتاسەری کوردستانە و چەند یاریەک لەم خولە بەڕێوە چووە و بەشێکی تر لە قۆناغەکانی ماوە بۆ ئەمە بەستە و قسەکردنی زیاتر لە وردەکاری خولەکە میوانداری هەریەکە لە بەڕێزان کاک درود محەممەد ئەمدای منیژنەی سەرپەرشتیاری خولی ڕابوون و کاک هێمنوالی ڕاهێنەری خولی ڕابوونمان کردو زۆر بەخێر بێن مامۆستا سەرتا پێم خۆشە لە جەنابتەوە دەست پێ بکەم ئەم خولە چۆن بوو وەکو مەکتەبی وەرزش بڕیارتان لێدا بەناوی خۆی گەورە جار پێشەکی خولی ڕابوون خولێکی سەرتاسەرێ بۆ تەواوی کوردستان بۆ سەرجەم ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەری کوردستان کە لەم خولەدا 95 بەشداری کردووە کۆی یاریزانەکان ئەگاتە 1425 یاریزان ئامانج لە خولەکە هەم گەر سەری لۆگۆی مەکتەبی کاروباری وەرشی بکەن نووسراوە وەرزش بە پەروەردە دەگاتە لووتکە ئامانجمان لەمە ئەوەیە کە خولێکی سەرتاسەری بێ بۆ ئەوەی تاوی وەرزشکاران لە خۆمان کۆ بکەینەوە. یعنی ئێوە جگە لە وەرزشەکە گرنگیان بەلایەن گرنگی بەلایانی پەروەردەایی زۆر چاکە. زۆر باشە مامۆستا ئێوە وەکو ڕاهێنەرێک لەوێن ڕۆڵی ئێوە لەوەیە چیەوە لە کێک و دەستان پێ کردووە خولەکانتان چۆن بەڕێوە دەچێت؟ دەستخۆشتان یەکەم بۆ بەسەرکردنەوەیە ضرورێتی ئەم خولانە زۆر گرنگە بە تایبەتیش لەم خولای مەزانین لایانی پەروەردە ئێستا تا ڕادێکی زۆر پەرامۆش کراوە لەسەر ئاستی کوردستان و هەموو شوێنەکان ترا بەڵام لێسا کە مەکتەبی کاروباری وەرزشی هەڵدەستێت بەکردنەوەی جۆرێکی خولی وا و لایانی پەروەردەش گرنگی پێدراوە بە تایبەتی لە سنووری ئێمە کە بینی مامنیایە خیارەکان ئەنجامەدرانی زۆربەی کاسێت دەگرت پێش و یاریەکان ئەنجام بدێت بە تاوەتمانە ئەو بینی لەڕەوەی پەروەردەی و یاریزانانە ئامادەبوون بۆ یاریکردن وە ڕۆحەتێکی برایانە ناو خولەکە بەدیەکرات هەندێک گرژی و ئاڵۆزی هەبوو لە یاریەکانە نەیەبینرا هەستە کرد بە تاوی مانا ڕووی ڕاستەقینی وەرزش دەبینی
یاریزانەکان ڕۆحە وەرزشەکەی تیا بۆ بەڵێ بێگومان تاموچێش لە خولەکە هەبوو چونکە ڕێزگرتن هەبوو لە بەرامبەر ئەگەر هەڵەیە شتێکیشە بواە لێرە و لەوێ یاریزان لەسەری زۆر نەڕۆی دوجارێ ئمە وەرزشەکەی نەبێت هەموو ئەو ڕوانەی کە لە وەرزشە هەن قبوڵمان بێت بۆیە ئەوەی کە منە بینی لە خولەکە زۆر خولێکی برایانە و بەڕاستی مامۆسای من ئێوە لەو خولەیە ترکستان خسۆتە سەر چلایەنێکی پەروەردەیی چونکە ئێمە بینین ئەوەی یاریەکە بۆ بردنەوە یاریەکە یاخۆ چالاکیەک بێت بیزڵبت زۆر کات لە پێناوبردنەوەیە پەنابا بۆ کۆمەڵێک شتی دوور لە ڕۆشتێکی بەرز ئێوە هەوڵتان ناوەکو مەکتەبی وەرزشی کۆمەڵی دادگەری ترکیز بخەنە سەر چلایەنێکی پەروەردەی ئەم وەرزشە لانی پەروەردەی لێو سێ بکەین تۆ ئەگەر بۆ نەمە لە کاتێک یاریمان نەیەکرد کە هەمووان زانین ئەگەر ویان نەبی لە بۆ یاریکردنەوە تۆ پەرشەکان لێ زەرەچێت ئەوە زۆر ئاماگەرنگ بوو لەو کاتانە یا کاتیارەکانماندانا ئەوە ئەرخەلان دروست نەکات دووەم پێش یاریەکان کەسدەرەوە کەسانی پەروەردەی بە تایبەتی لە ئۆرگانەکانەوە هاتن پێش یاریەکە یا قسەیان بۆ یاریزانەکانە کرد ئەمە زۆر کاریگەر بوو یاریزانەکان ئەبرا ناو ڕۆحێتێکی تاو ڕاضی ئەم جا داخلی ناویاریگاکان یەکسەر نەیەنراو بخێن ناویاریگاوە هەر نەجار پێش یاریەکان بە تایبەتی زۆرینەی یاریەکان کەسانی تایبەتمەند بەو بارە بە تایبەتی لە ڕووی پەروەردەوە هەندێک قسەیانەکرد دەدەقیق بە یاریزانەکان ئەمە زۆر کاریگەری یاریەکە ڕەنگدانەی هەبوو ناویاریەکە بێم وەلای بەڕێستان ئەگەر باس بکەی ئێوە ئەم خولی ڕابوونە لە سەرجەم ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەری ئەنجامتانناوە تا ئێستا چەند خولتان تاوا کردووە و ئایا هەموو شار و شارچکەکانی گرتوتەوە مەکتەبی کاروباری وەرشی لەگەڵ دەستپێکردنیە کۆمەڵێت چالاکی ناوازەی هەبووە ئەبینین لە ڕابردووە خولی ڕاهێنەرانمان هەبووە کە ئاگەمە خۆی بەشدار بووە خولی ناوبژوانمان هەبووە خولی ڕابوونیشمانەیە ئێمە ئەمانەوەیە سەرجەم کایەکانی وەرزش بەسەر بکەینەوە تا تەنها و تەنها لە تۆپی پێ خۆمان نەگرینەوە لە کاتەکانی داهاتووە کۆمەڵێ خولی جۆرە جۆریشمانە بێت دیارە ئەم خولی ڕابوونەکە کراوەتە بۆ یاریگای بچووکە واتە یاریگای حەو یاریزانی ئێمە ئامانجمان لەمە وەکو پاڵاوتنێک وایە دوایی هەر 11 مەڵبەندەکە ئیشەڵا لە مانگی 11 بۆ مانگی 12 هەڵبژاردەیەکیان لێ دروستەکەین ئەم هەڵبژاردانە وەکو پاڵاوتنێکی هەم پرسیاشترم گەورەترە بینرێت زۆر چاکە کۆمەڵی دادگەری لە دوای کۆنگرەوە بۆ گرنگیدان بەلایەنی وەرزشی مەکتەبێکی تایبەت دەرخان کردن بوارە ئایا ئێوە وەکو مەکتەبی وەرزش هەوڵتان ناو هەتا ئێستا بە تەواوەتی حەق خۆی بدەن بە وەرزش کۆمەڵی دادگەری لە دوای کۆنگرەوە ئەبینی ئەم مەکتەبی دروست کردووە یەکێکە لە مەکتەبە زۆر چالاکەکان لە ناو مەکتەبەکانی کۆمەڵی دادگەریە کۆمەڵەیە بەسەرکردنەوەی هەم لە ئاستی باڵای وەردشە هەم لە ئاستی شارەکانە هەم لە شارۆچکەکانانی کۆمەڵەیە شتی زۆر جوان و پرۆژەی زۆر باش کراوە ئیشەڵا لە داهاتووە هەم بەرهەمی پرۆژەکانە بینن هەم پرۆژە جوانەکانی ژەبین مامۆستا تا ئێستا چەند یاریزان لە ئێوە هەن ناویان تۆمار کراوە چەند کەس پەیوەندی بە ئێوە کردو بەشدارن لە خولەکانتانە خولی ئێمە تەمان ئێمە وەکو منتیقە شارەزور دەڤەری شارەزور یەکەم جار یەکەم دەستپێکی خولەکە لەوێ دەستی پێکرد ئەوەی کە لە سنووری ئێمە هەشتی پیتیا بوو لە ئەو هەشتی بەیە لەو سنوورا هەرتی پێک بەلانی کەمەوە 12 یاریزانی پێشکەش کردووە ینی لە کاتێک تۆ بێ 8 زەربی 12 کە ئەوەندە یاریزان هەبوو لە سنوورەکە ئێمە کە کەمترین یاریزان کە تیپە نووسیبی دەی نووسیوە یاریزان لەگەڵی بۆ تیپەکە ئێتر لەو سنوورە ئەو یاریزانانە ئێمە لەبەرەوە زۆرترین کولفە نەچێتە خولەکانمان و بە یەک دۆڕان یاریەکان بەڕێوە چوون ئیتر سنووری تر هەیە بۆ زیاتر ئەوەی کە پەیوەندیدارە بە سنووری ئەمەوە هەشتی بوو و بەلانی کەمەوە 80 بۆ 90 تا 100 تا 90 یاریزان هەبوو بەشدار بە لە سنووری ئەمە کەواتە بەڕێز لە دەڤەری شارە زۆر ڕاهێنەری ڕاهێنەر بۆ تیپانەکەی ئاستیان چۆنە ئاستی ئەو یاریزانانە چۆن مامۆستا وەڵا سپاس بخوا یاریزانەکان کوالەتیان زۆر باشە لەبەرەوەی پێش ئەوش بێنن لای ئێمە وەک باسم کرد ئێمە زیاتر تێکست چۆنڵی فۆکسمان خستە سەر ئەوەی کە لانی پەروەردەیەکەی بۆ زیادکەین یاریزانەکان پەروەردە بوون چونکە ئێمە خولەکەمان دیاریکراو بوو بە تەمەنی 18 ساڵ بۆ 35 ساڵ و لەو ئەو جیلەش بەڕاستی سەرەتای چۆنڵی ئەو پەڕی قیمە یاریکردنیەتی لەبەرەوە یاریزانانی کە لەوێ بوون زۆرینە یاریزانی چاک بوون و دڵنیاشم لەوەی ئەوانی کە بەشداری خولایان کردووە بە تاموچێژەوە چاوەڕێن بۆی کە لە قۆناغی دووەمەوە خۆیان ببینەوە یاریکەن لە پاڵەوانتێکە
زۆر باشە کاک درود لە ئێوە فەرموتان کە یان زەمەڵبەند مەشداری کردوونەوە بەڵێ ئایا مەڵبەندەکان چەند ئۆرگان لە ناویانە بەشدار بووە چۆن تیپەکانتان هەڵبژاردووە چۆن یاریەکانتان دەست پێ کردووە پێشەوەی وەڵامی پرسیارەکە بەمەوە دیارە مەڵبەندی شارە زۆر ئفتتاحی دەورەکەمان لەوێ کرد قەرارە ئینشەڵا لە مەڵبەندی ڕاپەڕین کۆتایی بە خولەکە بێن کە ئاگاتە ڕۆژی دووشەمە بۆ وەڵامی پرسیارەکەشی ئێمە لە هەر مەڵبەندە و دابش کراوە ئەو بەشانەی کە سەر بە مەڵبەندن ئێستا لە سنووری مەڵبەندی سلێمانی کەناڵی پەیاممان هەیە بەخشینمان هەیە قوتابیانمان هەیە واتە تیپەکان ئارەزومەندانەوە کە بەڵێ ئەنجومەنەکانمان هەیە هەمووی بەشدار بوون ئارەزومەندانەوە بەڵام وەکو کتاب بە ڕسمی هەمووی ئاگادار کراوەوە بەشداریکردن کەواتە ڕێگەتان داوە لەناو مەڵبەندەکانە هەموو ئۆرگانەکان بەشدار مەڵبەندەکان هەموو ئۆرگانەکان ڕێگە و بەشداریکردن دراوە و بە کتابی ڕسمیش هەمویان ئاگادار کراونەوە زۆر باشە ئیمرشتان چی بە بۆ یاریزانانی کە بەشدارە بن لە خولای مامۆستا باسی لایەنی پەروەردەیەگر ئایا مەرجی تەمەنتان دیارە ئەو تەمەنی کە ئێمە دیاریمان کردووە 18 بۆ 35 ساڵە گرنگێکی زۆرمان بەلایانی پەروەردەی یاوە هەوڵماناوە لە سەرجەم یاریەکان بەرپرسی پەروەردەی هەم مەڵبەندەکە هەم ئۆرگانەکە ئامادە بێت بۆ ئەوەی لایانی پەروەردەی دیار بێت و ڕوون بێ لە ناویانە سپاس بەخوا ینی کەمترین کێشە لە یاریەکان و لە خولەکەیان ڕوویداوە کاک درود بە دەمەهاتنی مەڵبەندەکان ئۆرگانەکانی کۆمەڵ دادگەری چۆن بووە جارە خولای هەستان بەوە کردووە پێشتر ئێمە فەراغێکمان هەبووە لە لایەنی وەرزشیەوە ئێستا خەڵکێکی تر چۆن بەرەوە ڕووتانێت بەڵێ لە ڕوویتی بە بەشداربەکانە کە بینیمانە حەز و خولیایەکی زۆر زۆریان بۆ ئەمە هەبووە و دیارە و فەراغی کە لە پێشوا هەبووە ئەتوانین بەمە پڕی بکەینەوە ئەگەرمە بەردەوام بێت و هاوکارمان بن دڵنیا بەشتی زۆر جوان و شتی زۆر باشتر لە مەکتەبی کاروباری وەرشی چاوەڕێگرێت زۆر مەبستا بێم لای بەڕێستان ئایا خولەکان هەمووی بەڕێوە چۆ یاخود جارێ خولتان ماوە کە لە شوێنەکانی تر ئەنجام بدرێت زۆرترین شوێنەکان تەواو بوون یانەوەی کە بزانەوەی کە شوێنانەکەن کەماون دەبەری ڕاپەڕین وەکوت کاردوود ئاماژی پێدا ڕۆژی دووشەمە یاری کۆتایی و کۆتاییش بم قۆناغەت هەرچەند دوو مەڵبەندمان ماوە لەبەرەوەی تشکیلاتی وینان دواکەوتەوە بڵێن بەڕێوەبەری بڵێن کاروباری وەرزشیمان لەوێ دیاری نەکردووە بەهۆیەوەی کە تشکیلاتی مەڵبەندەکە لە دوای کۆنگرەوە دواکەوتووە بە تایبەتی لە پارێزگای هەڵەبجە لەگەڵ پارێزگای دووەک پێم وایە گرفتی تر بێت ئەو دوو شوێنە نەکراوە ئیشەڵا ئەوانش دەکرێن و دوای ئەوەی لە قۆناغی دۆما ئەوانش لەگەڵ لێما بەشدارن بەڵام ئەوەی کە ئێستا لەم قۆناغا کە دەستمان پێکردووە ڕۆژی دووشەمە کۆتایی بەم مەڵبەندانە دێت جگە لەو دوو مەڵبەندە ئیتر ئیشەڵا ئەوانی لە کاتێکی کە حتمما بەڕێوە چێتە یەکەم ویدیۆمیتان هەیە واتە مەراسیمە چۆن بەڕێوەچی ئەمە هەنگی کە بۆ کۆتایی خولەکە ئەنجامیدەن بەڵێ لە سنووری مەڵبەندەکانە کە یەکەم یاری دەست پێگا بێگومان ئاخیاریش کاتێکدا ئەو دوو تیپە گەن یاری کۆتایی لە مەراسیمێکدا کە ئەو کەسایەتێنی لەو سنووران مەرجێت تەنها بۆ منە سەر بە کۆمەڵی داگەری بن خەڵکی دیکەش داوا دەکرێت بۆ یاری کۆتایی ئەوانە بینەرن زیاتر بەڵێ دێن بۆ یارێکە لە سەرەتا یارەکان ئێمە لە بەرەوەی یاریگای بچووکە گێمەکان 25 بە 25 خولەکن بەو دەدەقە بین جێمەکان ئەگاتی سعاتێک سەرەتا یارەکە دێنەوێ یاریزانەکان ڕیزەکرێن و بە ئاسانیەوان ئەچن لەگەڵ یاریزانەکانە چۆنەڵی جۆرە تعارف دروست هەبێت دواتریش دێنە دەرە و تەماشا یاریەکەکەن بینە یاریەکە بنزۆینی یاریەکانش یاری پرتام و چێش بوون بەڕاستی بە ئاستی خۆیان گەشتنەوە بێ ئەو کاتکە تەواو بوو مەراسیمێکی بۆ کرێت و خەڵاتەکانە دێت کە ئێمە تا ئێستا خەڵاتی باشترین یاریزان و باشترین گۆپارێز و باشترین ڕاهێنەر و جگە لەوەیش کە هەردوو تیپەکە مەدالیا وەرەگرن کاسی یەکەم و دومیش ئەدرێ بە تیپە سەرکەوتەوە زۆر باشە خۆش بن کاک درود مامۆسای من باسیەوەی کرد کە لە هەندێک شوێن هەیە مەکتەبی تشکیلاتی نەکردووە بەڵام لەو شوێنانی کە تشکیلاتتان کردو لەو شارانە ئێوەکو مەکتەبی وەرزش میکانیزمی بەڕێوەبردنی کارەکانتان چۆنە ئایا دەرس و دەورتان هەیە ئایا فێرگەتان هەیە گروپی وەرزشی تیپی وەرزشی ئەم شتانەتان هەیە بەڵێ ئەو مەکتەبانەی ئەو مەڵبەندانی کە بەشداریان کردووە دیارە پێشتر سەرجەم ڕێنمایی و سەرجەم ڕێنمایەکانی بەشداربوون لە خولەکەیەواتە میکانیزمی بەڕێوەچوونی خولەکان پێ بە کتابی ڕسمی پێیان وتراوە و ئاگادار کراونەتەوە مەکتەبی کاروباری وەرزشی لە هەر مەڵبەندێکە یاری کۆتاییمان هەیە واتە هەر مەڵبەندە و یاریکی کۆتاییە بێکە مەکتەبی کاروباری وەرزشی خەڵاتەکانی بۆ دابین کردوواتە بۆ هەر سەرجەم مەڵبەندەکان مەکتەبی کاروباری وەرزشی خەڵاتی یاری کۆتایی ئامادە کردووە دەتوانین ینی دۆکو ئاماژەم پێکرد لە کۆتایی ئەم
خولەماندا خولێکی ترمان هەیە کە ئەمە وەکو پاڵاوتن بوو ئەم خولەی ترمان بۆ سەرجەم مەڵبەندەکانەوە تا لەم تیپانەی کە بەشداریان کردو نمونە لەمە سلێمانیا ئەو تیپانەی کە بەشداریان کردووە پاڵاوتنێک لە یاریزانەکانەوە تا یاریزانە ئاز بەرزەکان هەڵدەبژێرێت و بە ناوی مەڵبەندی سلێمانی و بەشداریەکە واتە ئەمە خولە ئەوەی پرۆژەی ئایندە پاڵەوانێتیە لەسەر ئاستی ئەمە پاڵاوتن وایە ئەوەی تریشان لەسەر ئاسی مەڵبەندەکانە کاک درود سەرڕای ئەوەی کە ئەمە هەنگاوێکی سەرەتایی ڕەنگە هەنێک گرفت هەبوو بێ نەتوانرابێ بە شێوەی زیێکی باشتر بەڕێوە بچوو بێ ئەو گرفتانە چی بوو کە هاتە ڕێتان و پێتان باشە لە هەنگاوی داهاتوودا بۆی گرنگی زیاتر بدرێ بە چینی توێژوە بەم خولانەی کە لەناو کۆمەڵی دادگەریا دەکرێەوە کەسانێکی زیاتر بە تایبەتی لە گەنجاندا بێن بەدەم ئەم خولانەوە پێویستە چی بکرێ ئەو ڕێگریانە چی بوون کە لە بەردەم ئێوەیە هەبوون دیارە ئێمە ئەو ڕێگرانی کە لە بەردەماوە بە حکمیەوەی ئەمە یاریگای بچووکە خولەکە بۆ یاریگای بچووک حەو یاریزانی کراوەتەوە تیپەکان کەمتر ئاشناون بە یاسا و شێوازی بەڕێوەچوونی خولەکە هەرچەند ئێمە لە پێشترا هەموو تیپەکانمان بە 55 ڕێنمایی و خاڵاگادار کردوتەوە لە شێوازی بەڕێوەچوونی خولەکە ئەو ڕاهێنەرانە یاخود ئەو داوەرانی کە بەشداریان کردو لای ئێمە لە کە خولیان بینیوە و خولیان بۆ کراوەتەوە زۆرترین کات ویستمانە ئەمانە هەم بەشدار بن هەمیش تەجروبە بکەن و ئیسفادە بکەن زیاتر ئەوەی کە تووشی کێشە بووین کە کەمترین کێشەش بووە شێوازی بەڕێوەچوونی خولەکە و ئاشنایەتیان بە خولەکە بووە گرفتی مادیتان نەبووە گەر بوون لە شوێنی باشترتان کردە شوێنی ڕاهێنانتان هەبێ ئەکرا ینی ئێمە هیچ یاریگایەکمان نییە نە هەم لە یاریگای بچووکەم لە یاریگای گەورە ئەکراگەر یاریگامان هەبووە شێوازی بەڕێوەچوونی خولەکە لە یەک دۆڕانە بکرای بە دوو دۆڕان هەم تیپەکان زیاتر یاریان نەکرد هەمیش زیاتر ئیسفادە و تیپی زیاتریش بەشداری دەکرد ئەگەر تیپێک یەک جار بدۆڕێ لە خولەکە تا کۆتایی پێ ماڵاوای لە خولەکە کرد زۆر باشە مامۆستا من ئێوە کێ هەیە پاڵپشتی مادیتان بکە لەم جۆرە خولانە ئەم جۆرە چالێکیانە وەڵاهی ئەم جۆرە خولانە کە کێتەوە ئەبێت یعنی تەکنیکی بەڕێوەبردننی بزانین چکە بەڕای من هەموو شتێ پارە نییە هەموو شتێ مادە نییە بۆ بەڕێوەچوونە ئێمە هەر بە نمونەی خۆمان بینەوە هەموو یاریەکانمان تێپەڕاندووە بەبێ ئەوەی بتوانین خۆیەکە سێگە خولەکانی کوردستان و خولی بڕۆیتن هەر خولێکۆ ئەو داوەرانی کێن یارەکان بەڕێوە بن لە بێبەرامبەر نایکەن بەڵام بە حکمیەوەی برادێتی و تێکەڵی خەڵکی و ئەوانە هەموو داوەرانم هاتوون بۆ ئێمان کردو خۆبەخش بوون بەڵێ بەڵێ ئێمە توانیمان لەو ڕۆ سوال بخوا خەڵکێک کە ئێمە دەستمان لە ڕووی ناوتی بەسەر چاو بەتانەکەین زانیوانە چۆنە بەرەوە لاو خولانەگەر بە بۆ شێوازە چۆنەڵی خەڵکێکی نسول لە خەڵکێک وە نەگی توانای خەڵکێکە حەزەکە ئیشکا لەگەڵێ بەڕاستی پای زۆر تێچێ وەگەرشی زۆر بۆ دروستە بێ بەڵام ئێمە توانیمانە بە تاقە و توانایەکی معنەوی باش بەەوەی کەسایەتیانی کە لە سنوورەکە هەن کە حەزیان بە ئیشەکە کردووە سوود لە توانیان وەرگین نێڵین کە لە ڕووی مادیەوە لەسەر قرس بێت بۆ شێوازە تێماپەڕانەوە ماوەیەک پێش ئێستا مەکتەبی کاروباری وەرزشوونی من ئاگادارم خولێکی ناوبژیوانی کردەوە ئایا ئەو ناوبژیوانە تا چەندێک هاوکارتان بوونەوەی کە لەو خولەوە دەرچوون و بڕوانامایان وەرگرتو لە بوارەیە بەڵێ هەر پێش ئەوەش خولی ڕاهێنەری کراوە تەمان سروشتی کردنەوەی پاڵەوانتی وایە زۆربیین کات ئەبێت پێش ئەو تۆ خولی ڕاهێنەری و داوەری بۆ بکەیتەوە بۆی کۆمەڵە کەس ئاشنا بن بە یاسە تازەکان و بەڵێ ئەمە بەڕاستی کە ئەو کەرە سەخاوانە ئامادە کرا بەڵام ئەویش وەک پێویست نەبوو بۆ نمونە ئێمە لە سنووری ئێمە یەک نەفەر نەیتوانین بەشداریکە لەبەرەوەی باودۆخی ترۆچێت خەڵکەکە وابووبیا و لەو کاتە هەندێک حاڵەت هەیە زۆر ئەو دەرفەتێتە بەدەست ناتوانین سوود لێوەرگری یا لە هەندێک مەڵبەند بۆ منە دەوتە دوو نەفەر بوو بێ تۆ ئەگە بۆ منە سنووری ئێمە وەربگری بە نمونە یارێک لە سێ سایق بکرێت تۆ گە داوەرێک لە پێنجۆنی بینی بۆ سێ سایق خۆ گەر لە سێ سایقە پارەکەی بێتێ قازانشتە تا لێ بینی ئازێتی کەشی بینیتەوە یا لە دەربەنی خانەوە بۆ ئەوێ ڕەنگە بۆ سلێمانی و ئاسان بێت تۆ لە شوێنەکە بۆ شوێنێت داوەرێک بگۆڕیتەوە بەڵام سنووری ناوچەکان کاکە بۆ مەسەی ناوچەی بۆ منە گەرمیان کەی لەگە کەفری کەلارە ئەم شوێنانە داوەرەکە سێمە بۆ منە لە سنووری مەڵبەندی شارە زورا ئەگەر داوەرێک لە هەڵەبجی تازۆ بەشداری کرد بێ تۆ ناتوانێت بێت لە سێ ساعەکەی بێت لە پێنجەن داوەری پێ بگری ئەم گرفتانە هەبوون ئێمە نەمانتوانین زۆر سوود لەتوانیان وەرگین و ڕێژەکەشی کەم بوو بەڵێ ئەمە ئەو وایەکە مەسۆ زۆر ئێمە زۆر هەڵماندا یاریەکان مالێک شاریشان نەبێ یاریەکان بۆ ئەگەر یاریێک مازانایە بە نمونەگە تیپی بۆ نمونە ئەنجومەنی پێنجۆن لەگەڵ ئەنجومەنی شارەزوو بەرێکەوتنە یاریەکان هاتە سیسایق ئەگەر سیسایق و دەربەنیخان بەرێکەوتنە یاریەکە هاتە شارەزوو بۆی کەمترین ماوە ببڕن و ئەو داوەرەش لەو شارەدانرا سوود مالۆ کەسانە وەرەگە کە کەسی بەڕێز بۆ منە حەزیان بە خزمەتکردنەیە
بەخۆ بەش یاریەکانیان بۆ بەڕێوە بردین بۆ وەڵامی پرسیارەکەشی ئەو ئێمە دیارە خولی ناوبژوانی کە کراوەتەوە بەشداربوومان هەیە بەڵام لەوانەیە هەندێک بەشداربوو هەبێت کە خولیای بەشداریکردنی هەبوو بێت بەڵام هەم لە شوێنی جوگرافیەکەی نەیتوانێت کە بەشداری بکات یاخود بەبوونی ئیش و کارەوە دیارە ئێمە خولەی ناوبژوانەکە کرایەوە بە سپاسەوە هەردوو ناوبژوانی نێودەوڵەتی دکتۆر هاوکار سالار و سالم ئامر کە دکتۆر هاوکار داوەری نێودەوڵەتی فوتساڵە بە سپاسەوە هاوکارمان بوو لەگەڵ سالم ئامرا کە ناوبژوانی نێودەوڵەتی لە یاری تۆپی پێایە واتە ئێمە پێشتر هەوڵمانداوە میکانیزمەکانی بەڕێوەچوونی خولەکە بە باشترین شێوازدا بڕژین و بەڵام دیارە گرفتی بەشداری نەبوونمان هەیە کاگە من ئاماژی پێگا لە شارە زۆر بەشداروی خولی ناوبژوانیمان نەبوو کە ئەماکرێ لە کاتەکانی داهاتوودا هەم ئیشی لەسەر بکەین و هەمیش ئەم گرفتانە چارەسەر بێت زۆر باشە کاک عەفوهۆنی کاک دەرێت پێم خۆش بوو ئەمە بکەم بە پرسیار ئێوە لە میانەی ئەو یاریانی کە کردوتانە و ئەو یاریزانانە کە بەشدار بوون هەستان بۆ کردووە یاریزانێکەوێ ئاستی بەرزی هەیە بتوانێت لە خولەکانی پلێک و یاری نێودەوڵەتیەکانە یاری بکە بەڵێ ئەبینی لای کاگە منوانیانەی بینی ئەو یاریزانەی کە لە خولی نایبی کوردستان لە خولی نایبی عێراق بەشداریان کردووە لە خولەکەی ئەمە لە سنووری مەڵبەندەکانی خۆیانە بەشداریان کردووە و هەنی هەمویان یاریزانی ئازبەرز و یاریزانن دڵنیا بە ئەگەر پاڵپشتیان بین ئەتوان لە خولە گەورەکانی شا بەشداری بکەن و یاری بکەن زۆر باشە ئێوە دوو لیژنەتان هەبوو یەکێک لەوانە لیژنەی سەرپەرشتیاری بوو ئەو لیژنانە بۆچی دروست کرابوون و ئیشان چی بوو ڕۆڵیان چی بوو لەم خولی ینی پاڵاوەزیانی کە ئێوە ئەنجامتان نابوو بەڵێ دیارە ئێمە وەکو ئاماژەم پێکرد سەرجەم میکانیزمەکانمان گرتوبەر بۆ ئەوەی کەمترین کێشە و کەمترین گرفت بێتە پێشمانەوە لیژنەی سەرپەرشتیاری کە سەرپەرشتیاری گشتی خولەکەیە کرد لە هەم لە راپۆرتەکان هەم لە یاریەکان هەم لە کاتی بەڕێوەچوون و شێوازی مەڵبەندەکان هەم لە ناوبژوانەکان واتە توانیمانە کە سەرجەم کارەکانمان بە شێوازێکی میکانیزمی بێ بۆ ئەوەی کەمترین کێشە و کەمترین گرفت بێتە پێشەوە هەم ئەمە لیژنەی هونەریمان هەبووە هەمیش زیاتر گرنگیمان بەلایانی پەروەردەیە بۆ ئەوەی بتوانین کەمترین کێشە و کەمترین گرفت بێتە پێشەوە لە خولەکەمانە دەستخۆش بە کاک هێمنەوە خەریکە لە کۆتایی نزیک ئەبینەوە بەم خۆشەوتی کۆتایی تۆ بیستم لەسەر ئەم خولە پێم خۆشە وتێک کۆتایی ئەگەر شتێک ئێمە نەمان پرسی بێ حەزە کرد بێ ئاماژەی پێ بدەیت میوای تەمەندێشیدان بۆ خوازم زۆر گرنگە گرنگیدان بەم بابەتە چونکە زۆر جارەبین کاری گەورە ئەکرێت گرنگی پێنادێت ڕاگەاندنەوە و خولە کارێکی گەورە و بەڕاستی وە ئەم ساڵ بەتایبەتیش ڕووی وەرزشی کارباری وەرزشی بەڕاستی زۆر بە باشی چالاکی کردووە و ئەتوانم بڵێم یەکێکە لەو مەکتەبانەی کە زۆرترین چالاکی لە ماوە ئەنجام داوە ئەتوانم لە ماوەی 9 مانگ زیاتر زۆرترین کاری ئەنجام داوە ئەم خولانشکاکرێن ئەم کارانە هیوادارم گرنگیت پێ بدرێ بۆی خەڵک بزانێت کە کێ بەڕاستی وەرزشەکە و گرنگی تەواوەدا چکە وەرزش من ئەوەش ئەڵێم وەک چۆن کاکدرود ئاماژەی پێدا لە لۆگۆگاتیاتی بەبێ پەروەردە کۆتاییەکەی باواژ ناگاتن نەتیجە وڵای من زۆر خەت لەسەر ئەوە کەم کەەوە سەر ڕاوی کە چالاکیەکە وەرزشیە بۆ گەنج ڕ زۆر شوێنی تر هەیە کە بتوانێت وەرزشی لێ بکە بەڵام هۆکارچێکەوە جەختان خستۆتە سەر لایەنە پەروەردیەکە ئەمە دڵنیایەک ئێن بە کەسوکاری ئەو کەسانی کە بەڕاستی ڕوو ئەکەنە ئێوە ئەو کەسانی کە ئەیانەوێ پەروەردە بن خۆیان پەروەردە بکەن لە ناوەندێکا بن کە دڵنیا بن لەوەی کە بە ئاراستەیەکی تریانە نابە تا چەندێک گرنگە و چاچەندێک کار لەسەر ئەمەکەن لە داهاتووشە کە بەرداوامیتان هەبێت لەم جۆرە خولانەدا و کار لەسەر پەروەردە بکەن شان بەشانی ئەو چالاکیانی ئەنجامیان هەرۆکو ئاماژەمان پێدا لۆگۆی مەکتەبی کاروباری وەرزشی ئەگەر سەرنجی بن نووسرا وەرزش بە پەروەردە دەگات و لوتکەواتە ئێمە گرنگی زۆر بەشی پەروەردەی دەدەین و دڵنیا بە جەختی زیاتری لەسەرەگەینە هەر بۆ ئیزافی قسەکانی کاکدودی چەندین فێرگە بەڕێوەی دامەزرێ بۆ فەرگیشمان دامەزاندووە لە سەردەما لە سەردەمی بڵێم 9 مانگا ئەو فێرگانە کە دروست دەکرێن ڕێک بە تەواوی مانە گرنگی بە پەروەردە دراوە لەو تەمەنە گەنجەوە بۆی کە هاتە سەرۆ ناڕەحەتە کاتێەوە کۆنتاکتێکیشتانە بێت لەگەڵ فێرگەکانە خۆمان فێرگی تایبەت بە خۆمان لەوە خۆتان لە سنووری مەڵبەندەکانە هەوڵمانداوە هەم فێرگەمانە بێ هەمیش تیپمانە ئەوەی ئەم لە بچووکیەوە پەروەردەیان بکەین تاک وەگانتن
بە گەورەترین ئاز لە هەم لە خولەکانی کوردستان و خولەکانی دەرەوەی کوردستانیش. زۆر باشە. ئەگەر بەڕزیشتان لە کۆتایی شتێکتان ما بێ ئێمە باسمان لێیان نەکردبێ خۆت باس لە هەنگاوی داهاتووتان بکەن کە ئێوە چ هەنگاویکترە نێن وەکو کاروباری وەرزشی کۆمەڵی دادگەری. بەڵێ دیارە وەرزش هەم لە کوردستانە بە حکومیەوەی چینی گەنج زۆر گرنگی پێدەدات و زۆر زۆر پێوەی خەریکە مەکتەبی کاروباری وەرزشی گرنگێکی تاومان پێ داوە نەک بە تایبەت تۆپی پێ هەوڵەدەین لە داهاتوودا سەرجەم کایەکانی تری وەرزش بگرێتەوە. دیارە ئێمە ڕۆژی دووشەمەشمان دیاری کردووە بۆ کۆتایی هێنان بە خولی ڕاون دیارە لە ڕاپەڕین لە سنووری ڕاپەڕینە لە کاتژمێر چەنە بۆ یەگەرێکی ویستی بەشداری کاتژمێر ئینشاڵڵا کاتمان دیاری نەکرد بەڵام لە 4 بۆ 5 لەو کاتەیە کاتێک دیاریەکەین و پێشتر هەم لە پێیجی مەکتەبی کاروباری وەرزشیە کە سەرجەم یاریەکان و سەرجەم مەڵبەندەکان چالاکییان تیا بڵاوکرێتەوە. ئێمە هەوڵەین لەوێ سەرجەم ئەو کەسانی کە خوازیان بەشدار بن لە خزمەتیان نابین و پێشبیانەکەشی ئەمە سەرجەم مەڵبەندەکان کۆبنەوەیەکی سەرتاسەریەکەین و سەرجەم ئەو خاڵانی کە پێویستە لە داهاتووە باشتر و چاکتر بکرێت ئەگرینە بەر. زۆر سپاس بە هێکاری جوانتر و هێوای سەرکەوتنتان بۆ زۆر سپاس بە وەرێکە لە بەڕێزان کاک درود محەممەد ئەندامنیژنی سەرپەرشتیاری خولی ڕابوون و هەروەها کاک هێمنوالی ڕاهێنەری خولی ڕابوون. ئازیزان ئەم ئەندازەیە کۆتایی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان بوو. هیوادارین جێگەی سوود و ڕۆزامەندی ئێوە بوو بێ ڕۆژێکی کامران و پرتەندروستی. هیواداریستەکان لە بابەتەکان بینی بێ خوا گەورە ئاگادارتان بێت و خواتان لەگەڵ.